زۆر باشە دۆستان بەخێر بێن و سپاس بۆ بەشداریتان لە دیداری ئەمڕۆمان کە تەرخان کراوە بۆ دوو محازەرە لە ژێر سەردێری کاریگەری حکومڕانی زۆرینە و کەمینە لە سیستەمێکی دیموکراسیدا کە بە تایبەت دوایی دێنە سەر باسەکە لە عێراقدا مەبەست عێراقە بەڵام شوێنی تریش تەبعاً دێتە ناو مناقەشات کە بەڕێزان دکتۆر سامان سۆرانی و دکتۆر سامان شاڵی پێشکەشی دەکەن لێردا پێویستەوە بگوترێت کە بەڕێز دکتۆر سامان سۆرانی لە فەلسەفەدا دکتۆرای هەیە لە زانکۆی هایدلبرگ لە ئەڵمانیا و بەڕێز دکتۆر سامان شاڵی لە سوسکس لە بەریتانیا دکتۆرای هەیە لە زانست. محازەرەی دکتۆر سامان سۆرانی ناونشانەکەی کەمینەکان لە ئیسرائیل لە نێوان ناکۆکی و ئاساییکردنەوەدا دەبێت تێڕوانینێکی گشتیە تێیدا باس لە کەمینەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا دەکات باس لە زۆرینە و کەمینە لە ئیسرائیل و تایپۆلۆژی کەمینەکان و ناکۆکی دەکات لە نێوان ئەوانەدا لە ئیسرائیل و جۆری چارەسەرکردن لە نێوان جووەکان و عەرەب لە ئیسرائیل و چارەسەر بۆ پێکەوە ژیان و ڕوانگەکان. بەڕێز دکتۆر سامان شاڵیش باسی حکمی کەمینە و زۆرینە لە دیموکراسی دەکات بە تایبەت لە عێراقدا بەڵام دەچێتە سەر سویسرا و شوێنی تر هەروەها باس لە دەرفەت و ئالنگاریەکان دەکات. من هەر بۆ ڕوونکردنەوەی زیاتر پوختەیەک هەیە کە بیخوێنمەوە کە باسەکان چۆنن کە دواتر ئێمە 25 دقە بە هەر کام لە قسەکەرەکان دەدەین کە دەکاتە 50 دقە تۆزە زیاترە بەهۆی ئەوەی کە هەندێ داتەشۆ هەیە کە دەکرێت پێشانی بدەین ئەوە تۆزە کات زیاتر دەبە دوای ئەو دەرگا دەکرێتەوە بۆ پرسیار و وەڵام. پوختەی دانیشتەکەی ئەمڕۆ دیموکراسی سیستەمێکی حکومڕانیە کە وەک بەردی بناغی زۆرێک لە کۆمەلگا مۆدێرنەکان وەستاوە چوارچێوەیەکی سیاسیە لەسەر یەکسانی و نوێنەرایەتی و حکومڕانی گەل بنیادنراوە لە سیستەمی دیموکراسیدا بڕیارەکان بە شێوەیەکی تایبەت لە ڕێگەی حکومڕانی زۆرینە و کەمینەکانەوە دەدرێن. ئەم یاریە تێکەڵەی نێوان ڕوانگەی زۆرینە و کەمینە تایبەتمەندیەکی بنەڕەتی دیموکراسی و کارکردنی حکوومەتەکان و پاراستنی مافەکانی تاک و داینامیکی گشتی کۆمەلگا لە قاڵب دەدات. عێراق لە دوای ڕوخانی ڕژێمی سەدام حوسێن لە ساڵی 2003 گەشتێکی پڕ لە گێژاوی بەرەو حکومڕانی دیموکراسی بەخۆیەوە بینیوە. کاریگەریەکانی حکمی زۆرینە و کەمینە لە سیستەمی دیموکراتی عێراقدا بە شێوەیەکی بەرچاو دیمەنی سیاسی و حکومڕانی و داینامیکی کۆمەڵایەتی وڵاتەکەی لە قاڵب داوە. لەم چوارچێوەدا تێگەیشتن لە یاریە ئاڵۆزەکانی دەسەڵاتی زۆرینە و کەمینە لە دیموکراسی عێراقدا زۆر گرنگە. لەم سیمینارەدا بە دووەداچوون بۆ کاریگەریەکانی حکومڕانی زۆرینە و کەمینە لە سیستەمێکی دیموکراسی لە عێراق و ناوچەکە و لە ئاستی نێودەوڵەتیدا دەکەین و ڕۆشنایی دەخینە سەر سوود و زیانەکانیان. ئێستا ئێمە دەست پێ دەکەین دکتۆر سامان شاڵی 25 دقی هەیە بۆ محازەرەکەی و لە خزمەتدایە. سپاسی ئێوەی بەڕێزەکەم کە کاتتان تەرخان کرد بۆ هاتوتان بۆ ئێرە زۆر سپاستان دەکەین. طبعا کە بەحسی کەمینە و زۆرین منەکەین کەمینە چیە کەمینە کە تۆ لە وڵاتێکا بژیت پێ دەڵێن کەمینە ئەگەر زۆرینە نەبینی ئەوە کەمینەیە. اینجا کەمینەش ئەتوانین بەش کریا لەسەر ئاین یەکێکە لەوانەیە کە کەمینە و زۆرینەی دایە لە هەندە وڵات هەیە مەسەلەن لە ئەمریکا بڵێن کریستیانەکان زۆرن لە ئێران مەسەلەن با بڵێن دەوڵەتە ئیسلامیەکان زۆرن ئەو جیاوازانە نەتەوەی ئەگەر کەمینە بیت یان کەمایەتی تائیفی یان ڕەگەز مێر پێست ڕەشوسپی لەو بینەشە پێستەکانی کە هەیە ئەوانە هەمووی بە کەمایەتی لە شوێنان سەیرەکرێت. زمان کە زمانی دەوڵەتەکە نەبوو کەمینە بوویت لەوێشە ئەوە هەر دەورێ بینێت و هەروەها طبعا لە هەموو عالەمیشە ناسراوە کە دائما ژنانیش بە کەمینە سەیرەکرێ و داوای مستمر داوای مافی خوایانەکەن. طبعا کە هیتە سەر ڕەوتی سیاسی لێرە سیاسەکان دیموکراسیت بەکارهێنن بۆ مەبەستی خۆیان ئەویش لە چیە کە چنە دەنگانەوە دەنگان ماف خەڵک کە دەنگەیە مافەکانی لێرە ئەیکا بە زۆرینە و کەمینەش دەرەکەوێت کە حیزبەکانی کە دەنگیان کەمترە بێت.
لە دوای ئەوە پەرلەمان دروستەکرا پەرلەمانیش بەو شێوەیە زۆرینە ئەی بابەڕێگاوە و کەمینەش بەشدارێ بێت تیا حکوومەتیش کە تەشکیلە بێ ئەگەر حکوومەتێکی با بڵێن دیموکراسی بێ کەمایەتەکانیش لە ناو خۆیان ئەگرێت بۆ ئەوەی بڕیارەکە هەمووی پێگەوە بێ و کەمایەتەکانیش دەوریان هەبێت لە سناعەتی قەرارە محکەمەی ئیتیحادیش لە زۆر وڵاتانە بەو شێوەیە ڕات کە هەمدیسانەوە بەداخەوە نابێ کەمینە و زۆرینەی تیابێ بەڵام بەداخەوە ئەوەی کە ئیبینین لە عێراقایی چەکە لەو مەساتانە کە بە زۆرینە و کەمینەڕە ڕاستە لە هەندێک وڵاتی شاهەیە وەکو مثلەن ئەمریکا ئەوەی کە حزبێک بێتە سەر حکم کە هیچێک لەم حاکمانە مرد یانە قازیانەی لە محکەمەی سوپریم کۆرتی پێڵەن لەوێ ئەو ساکە حزبەکەی خۆی یەکێک دەنیژانەکە کە نزیکە لە بیر و باوری دیموکراسیەوە اینجا ئەوەژە چێتە کۆنگرس و هینەکرێ یەکەمین بابزانین گرنگی حکومڕانی زۆرینە چییە؟ طبعا یەکەم نوێنەرایەتیە کە یەکەم شت کە حکومی زۆرینە نوێرایەتی ئەو خەڵکە کە زۆرینی دەنگی یاونەتیە و بە دەنگی ئەوان زۆرینیان هێناوە بە شێوەیە کە بتوانن بە شێوەیەکی یەکسانی ئەو بیری ئەوان و توانێنی ئەوان پێش بخات سەقامگیری زۆر گرنگە ئەو زۆرینەیە کە بتوانێت سەقامگیری ڕابگرێت کە ئەوش ئەوەیە کە لە کارەکانەکە پێشەل نەکرێت مافی ئەوانی تر کەمینەکانی تر بەڵام سەقامگیری لە بڕیاردا گرنگە سەقامگیری کە بتوانن هەموو بەشێ بن لەو بڕیارانە و بتوانن بەرپرسیش بن لەو کارانەی کە ئەکرێت لە بەردەمی زۆرینە چونکە ئەوان بەڵام سیاسەتەکانیان کە بەکارێنن سیاسەتێکی شۆڕخایەنە بۆی مەساڵحی خۆیان بپارێزن لێپرسینەوە ئەو سەرکردانەی کە دەرەچن لێپرسینەوەکان کەمە بێت بۆ چونکە ئەوان بۆ ماوەیەکی کەم حکومەکەن ئەو لێپرسینەوەی ئەوان کەمە بێت لەبەر ئەوە تەماشاکەی زۆر احتیمام بۆ نان زیاتر بە احتیمامن بۆ کەسانی کە هەڵیابژاردون بۆی دەورەیەکی کەش خۆشیان چۆنەڵێ مسۆگەرکەن یەکگرتووی کۆمەڵایەتی ئەمە زۆر گرنگە کە بە ڕێزگرتن لە ئیرادەی زۆرینە بتوانن ئەو یەکگرتووی کۆمەڵایەتێ بپارێزن نەبچڕێت چونکە ئەگەر هاتوو گرژی کەوتە بینی کۆمەڵایەتێکەوە کەواتە زۆرینە نەیتوانیەوە یەکگرتووی کۆمەڵایەتەکە ڕابگرێت ئەوەی کە ڕوئەیە مەسەن لە عێراق هەیە کە ئەیبینین کە یەکریزی نییە نەیانتوانیوە ئەم چۆنەڵێ ئەم عێراقە بگرن پێکەوە چونکە زۆرینە ئەوەی کە حکومەکە ئەجندایکەی هەیە جگەر لە ئەجندای ئەوەی کە خزمەت بە خەڵکەکەی خۆی بگرێ دووهەم حکمی زۆرینە و کاریگەرەکانی طبعا حکمی زۆرینە کویدیشی لەسەرە کوید لەسەر سیاسەتەکانیان نییە یعنی بێسنوور نییە یعنی ئەبێ کویدەکە بێ لەسەر حکمی زۆرینە ئەوەش کە ئەو کە بتوانە ئەو بەرنامەی هەیە خۆیەتی جێبەجێ بکە سیستەمکاری زۆرینە یعنی طغیان الأکثریە پێڵێن کە پێڵێن طبعا یەکێک لەو ڕخنانەی کە ئەگیرێ لە زۆرینە ئەوەیە کە سەتەمی زۆرینە بەکارهێنێ بۆ برەوبردنی وڵاتەکە یعنی قەراراتەکانی ئەسەپێنێ بەسەر خەڵکە لە باتی ئەوەی ئەو قەراراتان بە شێوەیەکی وەکو چۆن سەدام حکمێکە کرد بە یەک قەڵەم بیتە شارێکی تەفلیشە کرد نابێ ئەمانە لە حکمی دیموکراسیە ئەمە بەکاربێنن و ئەمە یەکێکە لەو تەحەدیانەی کە بەدەست زۆرینەوەیە چونکە خەڵکەکەی بە هەندێشتی زەختەکە لەسەر ئەوانەی دەنگدەرەکانیان با بڵێن سیاسەتی تائیفی طبعا ئەوەی کە بینین لە عێراقا سیاسەتێکی تائیفی هەیە چونکە شیعە خۆی زۆرینەیە لەبەر ئەوە ئەوێ خۆی ئەم سیاسەتەی شیعەیە تەسیرێکی زۆری هەیە لە تائیفیە
کە بتوانێت ئەم وڵاتە بەرێ بەڕێگاوە و ئەجندایەک بەکارهێنێ ئەو ئەجندایە کە دوورە لە ڕۆحی دیموکراسیەتەوە کە ڕێزگرتن لە کەمایەتی و کەمایەتەکان بگرێت چونکە ئەو ئیمانی بەوەیە کە ئەو خۆی صاحب دەسەڵاتە. پەراوێزخستنی سیاسی طبعا ئەگەر بیتان بێ لە 70 ساڵی پێش 2003 و لە 23 بۆ 2003 70 ساڵ سونە حکومی عێراقێ کرد. لە دوای 2003 ئەوانە پەراوێز خران، ئەوە تووشی عقدەیەکیان کرد، مەشاکیلی زۆریان دروست کرد بۆ حکوومەت. ئەو پەرە لەباتی ئەوەی ئەوان ئیمتیساس کە بیانهێنێتە ناو حکومەکەەوە لە پێشەوە بینیمان کە هەر مقاتعی حکمیشان کرد. ئەو پەراوێزخستنە تاکون ئیمڕۆ شەر مستمرە. بەڵێ گرژی نەتەوەی و تائیفیەکان ئەوەش طبعا گەورەترین مشکلەیە کە لێرە ڕوو ئەدات و هەڵبژاردنیش بۆ بە هینێک بەکاری ئێنن بۆ مەبەستی خۆیان. یعنی ئەمە لە خۆیان لە بینی ئەو تائیفێ بۆ مەسەن لە بینی سونە و شیعە، لە بینی کورد و سونە و شیعەشە، ئەمە هەمووی ئەو تایفەگەرەیە کە نەیتوانیوە عێراق پێکەوە بگرێت. ئەوە هەر لە دروستبوونی دەوڵەتی عێراقەوە تاکون ئیمڕۆ ئەو کێشەیە هەر هاتووە و دەستوریش دانراوە و دەستورێک کە بە حساب دیموکراسیە هەر نەیتوانی ئەم چۆنەڵێ ئەم بەودەقەی کە پێڵێن میلەتی عێراق بێنێت بیخاتە ناو یەک بەودەقەوە بتوێنەوە. تەحەدیەکانی یەکگرتووی نیشتیمانی طبعا ئەوەش لە بینی ئەوەیە کە ناتوانێت پاراستن لە عێراق بکە. ئەوە تەحەدایەکی گەورەیە لە بەردەمی بڵێن زۆرینە چۆن بتوانێت ئەم تەحەدایانە بکە. مەسەلەن کورد داوای حکمی ذاتی هەیە بوو بە حکمی فدرالی جیاوای زیاتر حکمەکە ڕەفراندۆمی کرد ئەمە تەحەدایەکە بۆ چونکە ئەو نەیتوانیوە مافەکانی کورد بپارێزێ. کورد گەوتە تەحەدایە گەت تەحەدێکە بڵێ ئەمە وا ناڕۆ. ئیمڕۆ تەحەداکە زیاترش بووە لەوەی کە 2007 ئیمڕۆ تەحەداکان زۆرتر بووە لەوەی کە عێراق بپارێزی. جەمسەرەکان جەمسەرگیری طبعا ئەوەش لێرە استقطابی جیهادەکان، یعنی وای لێ هاتووە هەچ کەس لەگەڵ مەجموعەی خوایە ئیشەکە. ئەمەش بۆ بەکاری بربەستێک لە بەردەمی دیموکراسیەتە. ئەم استقطابی ئەم مەجموعە ئەوە یعنی هینێکی زۆر خەتەری خستۆتە بربەستێکی خستۆتە بەر نەوەکوار دیموکراسیەت بەر دەستوریشە. ئەگەر بین ئێستا بەحسی ڕۆڵی حکومڕانی کەمینە بکەین. حکمی کەمینە چییە ئێستا؟ با بزانین ئەوان چۆنەتوان. حکمی کەمینە ئەوەیە کە بتوانێت تەوازونێ دروستکات لەگەڵ چیە؟ لەگەڵ حکمی زۆرینە. ئەویش ئەوەیە کە بتوانێت پاراستن کە لە مافەکانی تاکی کەمینە، مافەکە دەستوریەکانی. پاراستنی مافی کەمینەکان ئەوەیە کە بتوانێت ئەو دیفاعی لێ بکە بە هەموو شوێنێک، بە هەموو شێوەیەک بتوانێت دیفاع لەم مافانە بکە. ئایا ئێمە توانیمانە لە هەرێمی کوردستان ئێمە توانیمانە دیفاع لە مافی کەمانەتەکان بکەین؟ لە کوردستان وەکو حکمی فدرالی بەڵێ توانیمانە ئەو هەڵسەنگێ ڕاگرین، بەڵام ئەگەر سەیری عێراق بکەین بەگشتی نەخێر ڕێناگیراوە و کەمایەتەکان مافیان خوراوە و ئەشی بینین چی بە برامەسیحەکان کراوە و چی بە یەزیدەکان کراوە، چی بە کورد دەکرێت، چی بە سونە ئەکرێت. ئەمانە هەمووی کە کەمینە ئەتوانێت دیفاعی لێ بکات. پلانەکان، پلانی درێژخانە، فەرقی پلانی زۆرینە ئەوەیە زۆرینە پلانەکانیان شۆرتە، یعنی کورتخایانە. بۆ چونکە ئەو بەتەمایە شتی کە بێت چاو لە درێژخایانەکانە برچێت. کەمینە نە بەرنامەیەکی درێژخایان هەبێ بۆ ئەوی مافەکانی خۆی مسۆگەر بکە، هەموو ڕۆژێ نەکەوێتەوە سەر بڵین باری دیفاعکردن لە خۆی. ئەوێ بەرنامەیەکی هەبێ، بەڵام ئەم بەرنامەیە زۆرینەکە چاوی لێ پۆشێت چونکە ئەو خەڵکی خۆی هەیە، ئەوێ خەڵکی خۆی ڕازی بکات. طبعا ئەم حکمی کەمینەیە لە ئێرە لە حکوومەتی هەرێمی کوردستانیشە ئەمەش هەمان شت هەیە.
يعني هربو ئەوە نییە بڵێن بەغاش کە ئێمە باسی ئەوە دەکەین ئێمەش لە کوردستانە کە زۆرینەین کەمایەتەکانمانێ وەکو تورکمان وەکو مەسیحیەکان ئەمەش ئەبێ بە عینیان شێوە سەیری بکەین ئایا ئێمە چ تەحەدایەک هەیە لە بەردەمی ئێمە بۆ ئەوەی ئەوانیش ڕابزیکەین چ لە ڕووی نەتەوەییەوە چ لە ڕووی ئاینیەوە چ لە ڕۆکانی ترەوە مافەکانی تاک مافەکانی دەستوریان ئۆتۆنۆمی کورد وەکو بەحسم کرد گەلی کورد بە شێوەیەکی سەرەکی لە ئیدارەی فیدراڵی خۆیەکە لەم ئیدارەی خۆیان توانیوێتی مافەکانی خەڵک بپارێزێت ئەمەش بۆ بە تەحەدایەک بە حکوومەتی عێراق چۆن ئێوە ئەتوانن ئەمە بکەن ئێمە چۆن نەیکەین یعنی چونکە ئەوان لە شێوەیەکی زۆر ئاینیەوە سەیری هەموو عێراقەکەن کوردستان لە شێوەیەکی دیموکراسیەوە سەیری ئەماکە بە هەموو کەم و کوڕەکانمانەوە بەحسی ئیدارەکە ناکەم بە بەحسی عامی دیموکراسیە دەکەم و چۆن پاراستنەکەی بێت طبعا تەحەدیەکانی حکومڕانی کەمینە چییە؟ یەکەم گرفت و گیر و گرفتی بناکاری جەختکردنەوە لەسەر سەرچاو طبعا جەختکردنەوەی زۆر لەسەر حکومی کەمینەکان دەتوانێت ببێتێ بەهۆی گرفتوگۆ و ناکاری لە پرۆسەی بڕیاردانە ئەوە گفتوگویەکی زۆرە چونکە گەشتن بە کۆدەنگی زۆر قورسە بێت ئەمە یەکێکە لە تەحەدیەکانە لە بەردەمی حکمی کەمینە استیغلالکردن چۆن لە حکمی کەمینەشە ئەمە خاڵە حەزەکەم حکمی کەمینەش طبعا ئەوان شاتون با بڵێن لە هەرێمی کوردستان حکمەکەن بەڵام لە ناو کەمینەشە جەماعەتێکن استیغلالی ئەم کەمینەیەکەن بۆ مەساڵحی خۆیان ئەمەش زەرەرێکی گەورەیە لە حکمی کەمینە کە دەرئەکەوێت کە بتوان ئەمە بۆ ئیشی کاری خۆیان بەکاربێنن و ئەمەش هەندێک ڕێگەگرە لە حکمدان ڕێگای حکوومەتە چونکە ئەو مەساڵحانە لە یەک ئەیەن تعارضەکەن لەگەیەکە بەڵام چونکە ئەوان دەستڕۆشتن ئەڕوا بەسەر خەڵکە ئەو خەڵکەکەش ناڕازیە بێ لێپرسینەوەی ئەو سەرکردانە کە هەڵەبژێڕێن زۆر گرنگە کە بتوانین چۆن معاملەی لەگەڵا بکەن ئایا ئەوانە پابەندن بەو دەنگانە میلەتەکەوە وەلەو زۆری نەشن بەڵام لە ناو کەمینەکان ئێستا بڵێن لە هەرێمی کوردستانە هەڵبژاردن کراوە طبعا لە هەڵبژاردنە ئەحزاب بێتە خوارەوە حیزبێک دەرەچێ حیزبی دووەم و سێم و وەڕات ئایا بەرپرسایەتەکە قبوڵەکەن خەڵک محاسەبایان کە ئەوە یەکێکە لە تەحەدایەکانە قبوڵی ناکەن ئەوان خۆیان چی بڕیارەیە بەسەر ئەم میلەتە ئەڕوا ئەوەش یەکێکە لەوەی کە تەحەدیەکانە لە بەردەمی حکمی زۆرینە جێبەجێکردنی سیاسەتەکان با بڵێن سەختی لە جێبەجێکردنە کە شتێک کە نتوانی بڵێن کە حکومڕانیی کەمینە ئەکات نەتوانێت سەختە بۆی بڕیارەکان چونکە ئەو تەوازونەی ڕانەگرتووە ئێستا با بڵێن لە هەرێمی کوردستانە ئەو تەوازونە ئەگەر ڕانەگیرێت سەختە تۆ حکومڕانی بکەیت و بیپەیوەندی بە هەموو کوردستانە چونکە بۆ لایەک خۆی بە کەمینە ئەزانێ بە زوڵم ئەزانێ ئەڵە زوڵمم لێکراوە ئێستا زۆر کەس هەیە لە ئەحزابەکانیان لە کەمایەتەکان ئەڵە زوڵممان لێکرێت چۆن ئەم تەحەدایانە کەمەکەیتەوە بۆی حکومڕانێکی دروست بکەیت ببی بە نمونەیی ئەمەش خۆی لە خۆیان کێشەیەکی زۆر و دوور و درێژی ئەخوێنە چۆن بتوانین هاوسەنگی حکمی زۆرینە و کەمینە ڕابگرین لە بینی ئەم دوانە میکانیزمی دابەشکردنی دەسەڵات لە عێراق زۆرینان و ئێمەش کەمینەین حکوومەت چی ئەتوانێت دابەشکردنی ئەو دەسەڵاتانە کە یا بە کەمینەکان مەسەن لە حکوومەتە ئێستا 23 وەزارەت هەیە 4 کوردی تایە
لا مو بينجي سنة باقي الشيعة ومسيحي جتاع حكم الشيعة دونزا كرتكي خوي بردوا بو عند صلاتي قلتوا شو كأجر لنا ومجلس وزراء دندانك هبيت أو أتوانيا فيديو كي هبيت لوا دابشكني دا صلاة الليرة أو قريب بلام برجبوني كما يتكان لوشا أبن ببشق لدرزبوني قرار يعني قرار كحكومة إياه أو أنا أبن ببشق لو قراراتنا پارێزگارە دەستوریەکان ئەوە زۆر گرنگە چۆن بتوانێ هاوسەنگی ڕابگرێت لە بینی ئەم دوانە کە دەستور کە مافی هەموویتیان نووسراوە چۆن هاوسەنگی بکەن ئێستا لە عێراق ئەو هاوسەنگی نییە دەستورەکە ئەو خاڵانە یان ئەو خاڵانە دەستوریانە هەڵەبژێرن کە لە بەرژەوەندی خۆیەتی نۆکو لە بەرژەوەندی تۆ کە مافەکانی تۆیەت ئەو چاوی لێ ئەپۆشێ کەیەت ئەڵێ بابی خێنە دەنگانەوە بابچێتە محکەمە بابچێتە ئەوێ بەڵام ئەوەی خۆی بەسەر تۆ ئەسەپێنە ئەو هاوسەنگیە کەمایەتەکان چۆن ڕای بگرن لەگەڵ زۆرینە ئەوە زۆر زۆرگرینە ئەوش ئەوەیە بە تێگەشتن بە گفتوگۆ بەڵام هەتاکون ئیستا ئەو تێگەشتنەوە ئەو گفتوگۆیە نییە چونکە ئەوەی کە حکومەکە لە بەغا عەقڵیەتی ئیمانی بە حکمی فیدرالی نییە و هەر حکم ئیمانی بە دەستورەکە نییە چونکە ئەڵێ دەستورە ظلم نووسراوەتەوە کورد نووسێتی شیعە جەڵێ کورد تەئسیریە لەسەرەوە سونەش لە دەرەوە بووە اینجا ئەمانە هەمووی کۆکێتەوە جارێکە ئەیانەیە دەستور بنووسرێتەوە جارێکە بەڵام ئەوە زۆر زەرەر لە میلەتی کوردە تەحەداکانی کەش ئەوەیە تەحەدای جێبەجێکردنی ئەو مافانە ئایا چۆن ئەو جێبەجێکردنی ئەو مافانە ئایا ئەکرێیان ناکرێ ئایا خەڵکی کوردستان چی دەستکەوتووە لە مافەکانیە کە لە عێراق داوای کردووە هیچی جێبەجێ نەکراوە بۆ کەمترین شت مادەی سەوچن هەر ئمڕۆ ناسبینە ئمڕۆ ناسبینە و لەجنە دروست دەکرێت لە لەجنەکە لەجنەش دروست کرد یعنی فاتحای بۆ بخێنە لەجنە بۆ لەجنە یعنی فاتحای بۆ بخێنە وزۆر شتێکەش هەیە طبعا ئەمە میسالێکم بۆ هێنا لە ناو دەستورە ئەگە بڕۆینە نایەوە بە قوڵی پرێتی لای هینا طبعا یەکێک لەو هینانەشە جیاکردنەوەی دەسەڵات ئەمە زۆر گرنگە لێرە طبعا حکوومەتی عێراق لەسەر سێ دەسەڵات دەڕوا دەسەڵاتی تەشریعیە تەنفیزیە و قانونیە دادێ طبعا ئێمە ئەگەر بزانین حکمی تەشریعی ئێمە هیچمان پێ ناکرێ زۆرینە و ئەزانن چەند قەرارمان بەسەرا ڕۆشت طبعا کەیەتە سەر مەسەلەی کورد سونە دائیمەن لەگەڵ برا عەرەبە شیعەکانیان نەبێ هەرچەند ئەوانیش زوڵمیشیان لێکراوە بەڵام کەیەتە سەر مەسەلەی کورد دائیمەن قەرارەکانیان لەگەڵ ئەوانێ ئەوە لە پەرلەمانەکەتا یەیتە سەر تەنفیزیەکە ئەوەیە کە بەحسەکرێت ئەوە ئەبینین موچە چۆن بە قەتارە ئەداتێ و چۆن تەنفیزی ئەو میزانەیە کرێت ئەوە نمونەیەکی جوانەی کە ئیستا لە بەردەمتانە کە ئەیبینن ئەوە حکمی زۆرینەیە هەرچەند ئێمەڵێن ئەم سەرۆکوەزیرانە خوا ناردوێتی بۆ ئێمە بۆ معلوماتی ئێوە بەحسیشم کرد ئەو ڕۆژە کە یەک فلسی بۆ ئێمە نەناردووە یەک فلس چ لەو وەختە بۆ بە ڕئیس وزەراوە ساڵێک و مانگێک زیاترە یەک فلسی ئەو پارەی کە هاتووە عزیزانم هەمووی بە قەرزە قەرزیش فەوائیدی لەسەرە یعنی حکوومەتی عێراق باشترین حکوومەت لە سەرۆکوەزیرەکانە بووە دوای عەبادی لە هەمان خراپترە عادل عەبدولمەهدیە تقریبا 8 بۆ 9 میلیاری ناردووە دوای ئەوە کازمیە 2 میلیاری نوی هاتووە خۆشەویستی کوردیش سوودانی زڵج سفرێکی بۆ ئێمە ناردووە ئەمە جاکردنەوەی دەسەڵاتەکان ئینجایتە سەر دادپەروەری محکەمەی محکەمەی ئیتیحادیە بۆە هەیە بۆە سەربەخۆ بووە بەڵام بەدەخوایە بەداخەوە محکەمەیە سەربەخۆ نییە بە سیاسەت دەیبێنە دەرەوە و زۆرینەی دەنگەکانیش ئەبوایە بە زۆرینە و یعنی بە دەنگانەکان کە ئەرێت بە زۆرینە ئەرێت کە ئەوان 5 دەنگی شیعە هەیە 2 سوننە هەیە 2 کورد هەیە کوردەکە لەوێ بیان لەوێ نەبێ هیچ قیمەتی نییە با پێتان بڵێم
سنەکانیش لەوێ بن لەوێ نەبن قیمەتی نییە چکە ئەو بە پێش دەنگەکە هەموو قەرارات ئەسەپێنێ بەسەرتا و قەراراتەکانیش لیستەکانی دیارە لە نەوتەوە لە هەڵۆشانەی پەرلەمانەوە لە هەڵۆشانەی ئەنجومەنەکانەوە تر پیا بێرە خوارەوە تاکو نیستا مرجەکانی زۆرینە و کەمینە طبعا لە دەستورە هەندێک قەرار هەیە بە زۆرینەی ڕەهای یعنی دوو تەقسیم سێ انشاءالله ئەوەش لە جاران لە هینا هەبووە لە محکەمەی ئیتیحادیە ببووە و سێ ئەنداممان هەبووە نانەتوانی هەموو شتێ بەسەر ئێمە بسەپێنن طبعا لە پەرلەمانە زۆرینەی هەر ئەوەی کە دوو لە تەقسیم سێەکە ئەوە بوو کە سەرۆکی حکوومەت هەڵبژێرێ عفوا جەمهور هەڵبژێرێ بە دوو تەقسیم سێ ئەوە بوو کە سولسی معەتەڵمان بۆ دروست بوو لە مەسلحەتی خۆیان بوو هەتاکون ئەم کەمینەیە هاتنە سەر حکم ئەمە حکمی کەمینەیە لەسەر زۆرینەش ئەمەی کە ئێستا هەیە لە عێراقا شیعە سنەیتیان شیعەکان هەموویانە سەدر کە گەورەترینە هەفتا کورسیە بوو ئێستا ئەوان ئەم کەمینەیە هاتوون حکمی عێراقەکەن وەکو زۆرینە سێ دقیقە ماوە باشە ئێستا بەحسی هەندێ لەم هینانە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا طبعا یەکێکە لە دیموکراسیەکانە کۆمارێکی فیدرالی هەیە طبعا ئەوەش لە انتخاباتە زۆرینە ئەم چەند مەسەلەتان بۆ زۆرینە حکومەکە و خۆی ئێبا بەڕێگاوە بەڵام چەک و بەڵانس هەیە لەوێ کۆنگرست هەیە لەوێ مەجلیسی شیوخت هەیە طبعا ئەوانیش هینەکان ئەگرنە دەست خۆیان بەڵام لە کۆنگرس دوو هینی هەیە نوابی هەیە و لەگەڵ شیوخە نواب بە زۆرینەی دەنگی یعنی نسبەی دەنگی ئەو وڵاتانە مەسەن کەلیفۆرنیا گەورەترین ویلایەتە 55 هینی هەیە کۆنگرسمانی هەیە لە کۆنگریسی ئەمریکا بینەما هیچێکی وەکو ڕۆد ئایلند لەوانەیە سیانی هەبێ دوان سیانێکی هەبێ بەڵام کە هیتە مەجلیسی شیوخەوە یەکسانی دروست کردووە نابێ هەمووی وەک کەلیفۆرنیا کە گەورەترینەکانە دوو ئەندامی هەیە لە مەجلیسی شیوخە ڕۆد ئایلند کە بچووکترین ئایلندە بڵین عەفوەن ویلایەتە دوی هەیە یعنی بزانە هاوسەنگەکان چۆن ڕانگرتووە لە دوای کەلیفۆرنیاوە تەکساس هەیە اینجا فلۆریدایەت اینجا نیویۆرگێت اینجا ئەو وڵاتانەی تریە ئەمانە هەمووی دوودویان هەیە واشنگتن دی سی هیچی نییە ئەوە بەجا داراوە نە کۆنگرسمانی هەیە نەستێت واشنگتن دی سی بە تاقی تەنیایە طبعا ئەگەر بێتە سەر ئاینی لە ڕووی ئاینیەوە لە ئەمریکا تەماشاکەی مەسیحیە لەوێ ئیسلامیەکان کەمترن چەند کەنیسە هەیە 380,000 کەنیسە هەیە لە ئەمریکا 50 ویلایەتە مەقابلی ئەوە 3,000 مزگەوتت هەیە لە ئەمریکا تقریبا 3.6 ملیۆن ئیسلام هەیە لەوێ مسلمان لە ئەمریکا هەیە یعنی تقریبا کانە 1.2 نسمەی هەموو ئەمریکا کە 350 ملیۆنە ئەگەر سەیری هیندستان بکەین هیندستان گەورەترین دیموکراسیە لە جیهاندا جەخت لە پاراستنی مافی کەمایەتەکان دەکاتەوە ڕێگا پێکهاتەی حکوومەتەکان چی کردووە شەراکەتی یاوە بە کەمایەتەکان لە هیندستان بە پێی تەوزیعی کردوون بە پێی دەسەڵاتە یعنی ئەو هاوسەنگەی ڕاگرتووە جگەر لەوەش لە هندستان کە ملیارێک و 250 ئێستا 172 ملیۆن مسلمانی تیا هەیە کە کاتە ڕێژەی سەی چواردەی خەڵکی هندستان ئەفریقای باشووری ئەفریقا ئەمە بۆ کاک دکتۆری بەجێڵم بەڵام یەک تێبینیم لەسەر هەیە ئەوەش هەیە لە باشووری ئەفریقا لە حکمی عنسوریەوە بوو بە حکمی دیموکراسی ئەو گۆڕانکارانە زۆر بوو کە لەجنەیەکی ئاشتەویانیان دروست کرد کە توانیان ئەو نەقلە سیاسیە گەورە بکەن و ئێستا بینن ئەفریقا بە شێوەیەکی دیموکراسی و کار ئەکات سویسرا لێرە نمونەیەکی جوانە حەزەکەم بە جەنابتان بڵێم ئەو سیستەمێکی دیموکراسی ڕاستەوخۆ بەکارهێنێ یعنی چی ڕاستەوخۆ
يعني هەموو کەسێک کەمایەتەکانیش دەوری بە قووەتیان هەبێت لەگەڵ زۆرینەکان بۆ تۆ کەمایەتیت ئەتوانی یاسایەک بە ڕفرەندۆم بکەیت و بیسەپێنی ئەگەڵ دەنگی بۆ پایەکەن ئەمە سیستەمی دیموکراسی ڕاستەوخۆیە کە کەمایەتەکانیش مافی خۆیان هەبێ کە بتوانن هینێ بخەنە پێش ئەوەوە دەری بخەن کە بتوانن مافی خۆیان هەیە بیخەنە دەنگانەوە و بتوانن دەنگی خۆیان بپارێزن و سیستەمێکی جوان سویسرا ئەوە کە ئەبینن یەکێکە لە دەوڵەتە هەرە مستەقڕەکانی دەوڵەتی عالەمە بەڕاستی لە کۆتایە با بڵێم حکمی زۆرینە و کەمینە لە سیستەمی عێراقا زۆر بە داینامیکێکی مەترساکە ئاڕوا چونکە ئەو سیستەمە ئەو بەڵانسەی کەمانەوێ ڕابگرین لە بینی کەمینە و زۆرینە بەداخەوە ڕانەگیرا وەکووتم لە هەر سێ سوڵتاتی تەنفیدی و تەشریعی و قەزائیە هیچی هین نەکراوە ڕانەگیراوە و لەسەر مەترسیەکانی و ڕۆژ بە ڕۆژیش کارەکەن بۆ لاوازبوونی هەرێمی کوردستان و ئەوەش لە دوای 2007 ڕەفرەندەمەکەی 2007 عێراق و تورکیا و ئێران قەراریان نا کە ئەم حکوومەتە مەترسیە لەسەر وجودی ئەمن و ئاسایشی خۆیان لەبەر ئەوە کارەکەن بە شێوەیەکی بەشەڕنا بەڵام بە شێوەیەکی ئابووری و سیاسی ئەم حکوومەتە لاوازکەن و سپاسش بۆ خۆشمان کە دەورێکی باشتریش ئەبینێن لاوازکردنی خۆمان بۆ ئەو دۆستانەی کە دۆستی هەرێمی کوردستانن ئەوانی شەوڵەیەن کە ئەم هەرێمە بڕوخێت نەوەکو هەر لاوازیش بێ بیرروخێنن نێڵن ئەوەش کە ئەڵێن کورد خۆخۆرە ئەوەیە لەوە کە هەچی ئەسراری خۆمان هەیە هەچی عیب و کەلەبەری خۆمان هەیە ڕاستە گەندەڵی هەیە ڕاستە کەم و کوڕی هەیە ڕاستە لەم 30 ساڵە هەموو شتێکمان هەیە بەڵام ئەو کەم و کوڕیە وای لێ کردووە کە ئێمە خۆمان بەدەستی خۆمان زیاتر لاوازکەین حەزەکەم لە بەسی ئاینیشە کە بەحسی ئەمریکان کرد حەزەکەم بەحسی ئێرانشکەم تاران لە تاران 3439 مزگەوت هەیە نیشیعەکان چەند مزگەوتی سنە هەیە علما لە 9 ملیۆنەکە 1 ملیۆنی سنە هەیە یەک مزگەوت نییە لە مزگەوتێکی سعودیان نێژەکەن نزیک سەفارەت لە سەفارەتی بڵێ وایە لە ناو سەفارەتە بڵێ ژمارە ئاینەکان لە جیهانە ئەمەیە 31 مەسیحیە 25 موسڵمانن 15.2 هندۆسن جوولەکە 0.2 لە عالەمە وەکو دین طبعا لەو بینەشە هەموو ئەدیانەکانی کەیان زۆر سپاسانەکەم سەرەتا زۆر سپاس بۆ ئینستیتوی توێژینەوە گەشەپێدانی کوردستان سپاس بۆ ئێوە کە ئامادەن لێرە کاتیەوەتان هەیە گوێمان لێ ڕابگرن بابەتەکە پەیوەستە بە کەمینەکان لە ئیسرائیل لە نێوان ناکۆکی و ئاسایی بوونەوەکو دیسکۆرسێک با بڵێن ئێمە ئەمڕۆ باس لە کۆمەڵگەیەک دەکەین کۆمەڵگەی ئیسرائیلی کە کۆمەڵگەیەکی فرەکەلتورە کۆمەڵگەیەکی فرەئاینە داوید بنگۆریۆن هەر لە کاتی جاردانی سەربەخۆیی لە 14 مایسی ساڵی 1948 ئاماژەی بە فرەڕەنگی و چڕبوونەوەی ئاین و کولتورە جیاوازەکانی ناو کۆمەڵگەی ئیسرائیل کردووە ئەو دەڵێ دەبێت لە ناو دەوڵەتی تازە دامەزراوەمان پێکەوە ژیانێکی پڕ هارمۆنی بوونی هەبێ گرنگە ئێمەدان بە جیاوازیەک کولتوری و ئاینەکان بنین ئەگەر تەماشای ئەم چوارێنەیە بکەین ناوڕۆکی بابەتەکەی کە ئەمڕۆ لێرە پێشکەشی دەکەین دەردەکەوێ لەلایەکەوە پێکەوە ژیانی چڕی نێوان جوو عەرەبەکان بوونی هەیە لە وێنەی سەرەوە دەیبینن هاوسەرگیریەک هەیە لە نێوان لوسی ئارێش و زاشێ هالیڤی لوسی ئارێش یەکێکە لە بێژەرەکانی تەلەڤیزیۆن و هونەرمەندێکی بەناوبانگیشە کە عەرەبە شووی بە
زاشي هاليفي كردو أويش ممثلێکی بەناوبانگی ئیسرائیلیە ئەمە حاڵەتی ئاسایەکەیە طبعا خۆتان دەزانن جوویەک لەگەڵ مسلمانێک لەوێ ناتوانێت ازدواج بکات دەبێت بچنە دەرەوەی وڵاتەکە بە تایبەتی لە قوبرس یا وڵاتێکی تر ئەو کارە ئەنجام بدەنەوەمانە بەڵام ئەمانە نمونەیەکی سەرکەوتون لە وڵاتی ئیسرائیل لەسەرەوە دیسان دەبینین خۆپیشاندانێک هەیە لەلایەن دروزەکانەوە لە ئیسرائیل طبعا لە ساڵی 2018 لە ئیسرائیل یاسایەک دەرکەوت پێڵێن یاسای نەتەوەیی دەوڵەتی ئیسرائیل تیایدا دورزیەکان هەست بە غوبن دەکەن هەست بەوە دەکەن کە مافەکانیان خوراوە لە بەرەوەی زمانی عەرەبی لە زمانێکی فەرمیەوە لا درێ ستاتۆیەکی تری پێدەدرێت و ئەمانە ئەوانش دەڵێن چۆن دەبێت برا بە تەنها بەجێ بهێڵێ ئێمە لە ناو سوپا خزمەت دەکەین خوێن دەدەین چۆن دەبێت زمانی دایکیمان کە عەرەبیە ڕانکی دابەزێت و ئەمانە و بێ بەشێ لە زمانی نەبێت بە بەشێک لە زمانی فەرمی دەوڵەتی نەتەوەیی بۆیە وەڵامی تودمان دەبێت لە ناو بابەتەکە لێرە باس دەکەن کە دەڵێن وەڵامی توندمانە بێت حاڵەتی بەرامبەری کە وەکو دیشەتۆمیەک وجودی هەیە ئەوەیە کە ئەو دووێنەی خوارەوەیە دەبینین کە لێرە باس لە ناکۆکیەکان دەکەین وەکو نمونە هێناومانە تۆ لەلایەک خۆپیشاندان هەیە لە شێخ جەڕاح ئەلبەتە شێخ جەڕاح گەڕەکێکە لە گەڕە کۆنەکانی ئۆرشەلیم ڕۆژهەڵاتی قودس با بڵێن هەوڵ دەدرێت لەوێ ئیستیتان دروست بکرێت نیشتە جێبوون بکرێت و ئەمانە وەکو ئەوەی کە عەرەبەکان لەوێ دەربکرێن جوو بێتە جێگاکەیان و ئەمانە گرفت دروستە بێ بۆیە لێرە مەسەن خۆپیشاندان دەکەن و دژ بەوەن کە دەبێ حەی شێخ جەڕاح ڕزگار بکرێن نووسراوە ئەنقذ و حەی شێخ جەڕاح کە ئەمەش خۆی لە خۆیە گرفت دروستەکە و دەبێتە هۆکاری ئەوەی کە تند و تیژی دروست بێ و نائارامی پەیدا بێت ومانە وەکە لە وێنەکەیە کە دەیبینن ئاگر کەوتۆتەوە جاروە هەیە لەناو ئەو شارانەی کە تێکەڵن عەرەب و ئیسرائیل جووەکان پێکەوە دەژین تند و تیژی زۆری لێ دەکەوێتەوە وای لێ دەکا کاریگەری هەبێت لەسەر ئەو ناوچانەی کە داگیر کراویشن وەکو ئەوەی کە ئەمڕۆ دەیبینن لە کەرتی غەزە طبعا ئەمە کە لێرە ئاماژەم پێ کردووە تێڕوانیەکی گشتیە سەبارەت بە سمینارەکە من لەم حاڵەتەیە باس لەم خاڵانەی خوارەوە دەکەم سەرەتا بە شێوەیەکی گشتی باس لە بابەتی کەمینەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا دەکەم ئەپرسیم لە پرسیار ئەوەیەک لە کێیەوە دەستەواژەی کەمینە بەکاردەهێنرێ ئایا کەمینە دەستەواژەیەکی دروستە بۆ ئەم بابەتە پەیوەندی نێوان زۆرینە و کەمینە چۆنە لە کۆمەڵگە و وڵاتانی تری ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێم وایە ئیسرائیل نمونەیەکی باشە بۆیە لێرە وەکو دسکۆرسێک هێناومانەتەوە اینجا دێینە سەر بابەتی زۆرینە و کەمینە لە ئیسرائیل کاتێ باس لە جیاوازیەکان و هەمە جۆرەکان دەکەین گرنگی بەهێڵی ململانەی نێوان جووەکان و ئەوانی تر دەدەین کە جوونین بۆ نمونە چونکە دەتوانرێت باس سەبارەت بە جووەکانش بە شێوەیەک لە هەمە جۆری باس بکرێ ئێمە دەزانین کە جوو هەیە ئەشکەنازیەکانن کە ئەوانەی لە دیاسپۆرا لە ئەوروپا دەژێن مێزراخی من ئەوانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوونیان هەیە ڕۆسێ من ئەوانەی کە لە پۆست سۆڤێتەوە گەڕاونەتەوە بۆ ناو ئیسرائیل واتە باس لە جوو غەیرە جوو دەکەین بەڵام غەیرە جووش لە ناو خۆیاندا هەمە جۆرن اینجا هەندێک ئاماری دیموگرافی و نەخشە دەخەینە ڕوو بۆی بزانین مەبەست لە زۆرینە و کەمینە لە ناو دەوڵەتی ئیسرائیل چییە ئایا کەمینە لە ڕووی شیکاری دەستەواژەیەکی دروستە اینجا کار لەسەر تایپۆلۆژیاکان دەکەین طبعا بەبەستم تایپۆلۆژی کەمینەکانە چ جۆرە کەمینەیەک هەیە لێرە مەبەست لە کەمینە چییە ئایا پێوەرەکان ئێتنین ئایا پێوەرەکان پەیوەندی هەیە بە زمانەوە پەیوەندیان هەیە بە ئاینەوە اینجا دوو بابەتی سەرەکی ئاماژەیان پێ دەکەین کە یەکێکیان پەیوەندی هەیە بە ناکۆکی نێوان جوو عەرەبەکان لە ئیسرائیل ئەوەی ترشیان بابەتی ئاسایی بوونەوەیە لە نێوان جوو عەرەبەکان و
طبعا شتگەلێک لێرە کە باس دەکرێت پێویستە بکە مەسەرەن هاان بدرێت لە کۆتاییشدا باس لە ڕوانگەکان بۆ ئایندە دەکەین سیناریۆکان دەخینە ڕوو کە مەسەن بۆ ئایندە بۆ ساڵانی داهاتوو چی دەبێت ڕوو بدایە چی دەبێت بکرێت. بیرۆکەی ئەوەی کە کەمینە هەیە گروپێکی بچووک کە دەبێت لە ڕووی مافەکانیەوە بپارێزرێ دەبینین لە ڕووی سیاسیەوە پەیوەندی بە زیادبوونی کاریگەری ڕۆژئاوەوە هەیە لەسەر ناوچەکە ماوەیەکی زۆر تەمان خۆتان دەزانن دەوڵەتی عوسمانی بە شێوەیەک ڕێکخرابوو کە ئەوانەی موسڵمان نەبوون کە پێیان دەوترێ ئەهلە ذیممە وەکو مەسیحیەکان وەکو یەهودیەکان وەکو جووەکان ئۆتۆنۆمیەکی ئاینیان هەبوو بۆ نمونە لە پرسی یاسای خانەوادە ینی لە پرسی دروستکردنی کلێسا پەرستگا و ئەمانە بەڵام بیرۆکەی ئەوەی کە کەمینە هەیە لە ڕووی سیاسیەوە دەگەڕێتەوە بۆ زیادبوونی هەژمونی سیاسی ڕۆژئاوا بە تایبەتی کاتێ ئیمپریالیزمی ئەوروپیا و پرسیارە لە خۆی دەکات چ جۆرە کەمینەیەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە ئایا کەمینانە دەتوانین ئێمە ئیسفادەیان لێ بکەین لە ڕووی سیاسیەوە گرنگیان پێ بدەینەوەمانە هەر بۆیەش دەبینین فەڕەنسا کە خۆی کاتۆلیکە گرنگی بە کاتۆلیکەکان و مارۆنیەکاندا لە لوبنانە و هەروە بۆیەش ڕووسەکان کە خۆیان ئۆرتۆدۆکسن گرنگیان بە ئۆرتۆدۆکسەکانی ناوچەکان درا و کەمینەی جوو چەندین پاترۆنی هەبوو ئەو پاترۆنانە جاروە هەبوو هاوکاریانیان دەکرد و جاروە هەبوو پەراوێزیانیان دەخست. ئەگەر باس لە دەستەواژەی کەمینەکان بکەین ئەوە گرنگە و بیری خۆمانی بێنینەوە ئەڵبەتە کەەوە ئەم دەستەواژەیە تا ڕادەیەک مۆدێرنە کاتێ دەڵێن زۆرینە و کەمینە بیرمان بۆ لای بابەتی وەکو ئامادەبوون واتە حزور و دیموکراسی بابەتی سەروەری دەچێت. ئەم دیاردەیە لە سەدەی نۆزدەیەم و لە سەدەی بیستەمە دروست بووە طبعا لەگەڵ بەرزبوونەوەی ناسیۆنالیزمی مۆدێرن هاتۆتە ئاراوە ئەوەی ئەمڕۆ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا سەبارەت بە زۆرینە و کەمینە لە ناو لۆژیکی دەوڵەتە نەتەوەیەکان دەیبینین دەرەنجامی پرۆسەی داڕمانی دوور و درێژی ئیمپراتۆریەتی عوسمانیەتە بە خۆتان دەزانن ئیمپراتۆریەتی عوسمانی کە ماوەیەکی زۆر وڵاتانی وەکو ئیسرائیل و فەڵەستینی بەڕێوە دەبرد تا سەردەمی ئەوەی کە پێی دەوترێ مەندەیت ئینتیداب ئیمپراتۆریەتێکی ماڵتی ئێتنی و ماڵتی ئاینی بووە. وەکو باسمان کرد لەناو خلافەتی عوسمانی باس لە کەمینە نەدەکرا بەڵکو باس لە کۆمەڵە ئاینیەکان دەکرا کە تا ڕادێک مافێکی ئۆتۆنۆمیان هەبووە. لەگەڵ داڕمانی خلافەتی عوسمانی ئاراستەیەکی نوێ دێتە پێشەوە لە ئیمپراتۆریەتێکی ماڵتی ینی بڵێن فرە ئاینی و فرە ئێتنی هەنگاو دەنرێ بەرەو پرۆسەی ئێتنی کولتوری هۆمۆژێنی تێکەڵکراو لە ناو دەوڵەتێکی نەتەوە وەک لە وێنەکەی دەیبین لەسەرەوە دیارە ئاڵوگۆڕی دانیشتوان دەکرێت لە نێوان یۆنانیەکان و تورکەکان طبعا ئەم پرۆسەی ئاڵوگۆڕە ینی مەسەن هۆمۆژێنکردنە لە هەموو حاڵەتەکانە خوێناوی بووە لە هەموو حاڵەتەکانە توندوتیژی تیا بەکارهێنراوە. بۆ نمونە ئارامەکان و ئەرمەنیەکان لە ڕۆژهەڵاتی فەرمانڕەوایی عوسمانیەکان کە تورکیای ئێستایە ڕوبەڕووی جێنۆساید بوون ڕوبەڕووی بە کوشتنی بە کۆمەڵ بوون. لە لایەکی ترەوە پرۆسەی دووبارە کۆچ پێکردن ئەنجام درا ئەو ئەوروپیانەی لە ئەلجەزایر و لە مەغریب بوون و ئەمانە گەڕانە وڵاتەکانی خۆیان ینی پرۆسەی هەڵاتن و دەرکردن ڕوویداوە. بۆ نمونە لە کاتی جەنگی عەرەب و ئیسرائیل لە ساڵی 1948 فەڵەستینیەکان لە ئیسرائیل هەڵاتن دەرکران ماوەیەکی کورد دوای ئەوەش جووەکان لە هەموو وڵاتانی عەرەبی دەرکران و بەرەو ئیسرائیل هەڵاتن. تاوەکو ئەمڕۆژ لە هەندێک لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پرۆسەی نکۆڵیکردن ئەوەی کە پێی دەوترێت ئەسیمیلاسیۆن بوونی هەیە. تورکیا ماوەیەکی زۆر خۆتان دەزانن دوور و درێژ مەسەن دەیوت کورد لە وڵاتە بوونی نییە کوردەکان تورکی چیایین و کوردیان ینی تورکیان لە بیرەوە چووە دەبێ ئێمە هانیان دەین زیاتر بۆ ئەوەی زمانەکەی خۆیان فێر بن. لەم ماوەی دوایش ئێمە بووین بە شایەدی ئەوەی کە کۆچکردنی بەلێشاوی بۆ نمونە مەسیحەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرەو ئەوروپا بەرەو ئەمریکا بەرەو ئوسترالیا هۆکارەکانشی دیارە کە مەسەڵەن پاشەوەی کە ئیسلامی توندڕە و لەم ناوچەیە پێیا بوو ئەلقاعیدەیە داعشە هەر شتێکە کە ئێوە دەتوانن ناوی بنن.
طبعا ئەگەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست باس لە پەیوەندی نێوان زۆرینە و کەمینە بکەینەوە شەبەنگێک یعنی سپێکترۆمێکی فراوان بوونی هەیە چۆن زۆرینە و کەمینە لەگەڵ یەکتر ڕەفتار دەکەن لە ژمارەیەک لە دەوڵەت دەسەڵات ئەبینین بەدەستی کەمینەوەیەوە ئەمە طبعا لە ئەوروپایە تەسەور ناکرێت کە کەمینە دەسەڵاتی بەدەستەوە بێت چکە وڵاتی دیموکراسی دەبێ دایمە زۆرینە دەسەڵات بەدەستەوە بێ بۆ نمونە عەلەویەکان لە سووریا بۆ نمونە ڕژێمی بەعس لە عێراق یاخود سونەکان لە عێراق بە شێوەیەکی گشتی بۆ نمونە لە ئوردن کە فەڵەستینیەکان زۆرینەن و بۆیان نییە لە ناو دەوڵەت پۆستێکی گەورە بەدەستەوە بهێنن هەندێک دەوڵەت هەیە زۆرینە هیچ ڕەگەزنامەیەکی نییە وەک لێرە لە ئامارەکانە نازانم ئەگەر دەربکەوێت ئیماراتی عەرەبی یەگرتو تقریبا نزیکەی 80 تا 90 لە دادەنیشتوانی پاسپۆرت و ڕەگەزنامەیان نییە هی ئەو دەوڵەت هەیە وردە وردە بەرەو پرۆسەی فرەیی یاخۆت پلورالیزم هەنگاو دەنێ تەنانەت پەیوەست بە دانپێنان و قبولکردنی کەمینەکان لە ڕووی زمان و ئێتنەوە کرانەوە بە خۆیان دەبینن نمونەمان لێرە تورکیایە نمونەمان لێرە مەغریبە و دەوڵەتی ئیسرائیلیش یەکێکە لەوانە هەروەها ژمارەیەکی زۆر لە ناکۆکی هەیە ناکۆکیەکان پەیوەندی هەیە بە ئێتنی تریتۆریالە با بڵێن ینی پەیوەندی هەیە بە خاکەوە کوردستان یەکێکە لەوانە قوبرس یەکێکە لەوانە وێ سەحارا یا ڕۆژاوای سەحرا یەکێکە لەوانە کەناری ڕۆژاوە و غەزەش بە هەمان شێوە دەچێتە ناو ئەم بابەتەوە ئەگەر ئێمە بە وردی باس لە پرسیاری زۆرینە و کەمینە بکەین گرنگە ئاماری جووەکان لە سەرتاسەری جیهان بهێنینەوە بەرچاوی خۆمان دەیبینەوەی لە دەستە چەپەوە دیارە دوو جالیەی گەورە هەیە هی جووەکان کە لە سەرتاسەری جیهان لە ئیسرائیل و لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە شێوەیەکی سەرەکی لەو دوو وڵاتن لەوێ نووسراوە 40 ئەوەندە پوینت ئەوی ترشیان 39 با بڵێن لە ئەمریکایە طبعا لە نێوانشیانە مەجالێک هەیە بۆ بە ڕێژەیەکی کەمتر ئەو جوانەی کە لە دیاسپۆرانی تر ئەڵمانیا بێت کەنەدا بێت فەڕەنسا بێت و وڵاتانی یوکەی و ئەوانی تر بێت لای ڕاستش کە لێرە دەبینرێت لە ڕووی مێژوویە لە وڵاتی ئیسرائیل چۆن جووەکان گەشەیان کردووە لە سەرەتای گەڕانەوەیان من باسی 1850مانە دەکەم ڕێژەیان 10% بوو دوایتر طبعا لە سەردەمی ئینتیداب ڕێژەکە زیادی دەکات بەڵام لە کاتی شەڕی 1940 ئەمانە ژمارەکە بە ڕێژەیەکی بەرچاو زیاد دەکات اینجا لە کاتی جەنگی نێوان عەرەب و ئیسرائیل و دەرکردنی فەڵەستینیەکان لە ئیسرائیل و هاتنی بەلێشاوی جووەکان لە دیاسپۆراوە بەرەو ئیسرائیل بەو شێوەیە لە ناو چوارچێوە دەوڵەتی ئیسرائیل زۆرینەیەکی جێگیر بوونی هەیە کە لە سەرەتایە مەسەرەن تا هەفتاکان دەگاتە 90% ئیستا حالیان ئەتوانین بڵێن 75% دانیشتوانی ئیسرائیل لە جوو پێک هاتووە لە ئیسرائیل گروپی گەورەی غەیرەتچوو بریتین لە موسڵمانان اینجا دروزەکان دێن اینجا مەسیحەکان اینجا گروپی بچووکتر بوونی هەیە بۆ نمونە مارۆنیەکان ئەرمەنیەکان چەرکەسەکان ئاسووری قبتیەکان سامیریەکان با بڵێن دەینە سەر باسی تایپۆلۆژیای کەمینەکان کەمینە جیاجیەکان کە لە ئیسرائیلە بە پێی ئەو پێوەرەی کەمینە چییە یەکەمیان کەمینەی نەتەوەییە کە گەورەترین و بەرچاوترین گروپە مەبەستمان فەڵەستینی عەرەبی ئیسرائیلە مێژووی ئەمانە لە ناو دەوڵەتی ئیسرائیل دەگەڕێتەوە بۆ سەردەمی ئیدارەی سەربازی لە نێوان 1948 تا 1966 طبعا لەو سەردەمەیە میدیای عەرەبی لەوێ سانسۆر دەکرا لەو سەردەمەیە هاتوچۆیان سنووردا دەکرا و بە داگیرکاری زەوی لەگەڵ پرۆسەی فراوانخوازی ئیسرائیل لە ناوچە داگیرکراوەکان نییە بە شێوەیەک لە شێوەکان حزبی لە ئیسرائیل پیانەڵێن حزبی سەتەلایت ئەوانەی کە دەستکردن یاخۆت مەسەڵەن هینن دێن لە ناو کنێستن عەرەبن بۆ نمونە ڕۆڵ دەگەڕنەوەمانە طبعا لە بەرامبەرە پرۆسەیەکی تر پەیدا دەبێ پێی دەوترێ پرۆسەی بە فەڵەستینی کردن عەرەبەکانی ئیسرائیل کۆنتاکت لەگەڵ کەسوکاریان لەگەڵ فەڵەستینیەکانی تری ناوچە داگیرکراوەکان دروست دەکەن دروشم و داواکاری بزوتنەوەی نەتەوەی فەڵەستینی بەرز دەبێتەوە وەک لە وێنەکەیە دەیبینن
تنی ئاڵای فەڵەستین لە ڕۆژی نەکبە بۆ نمونە لە زانکۆکان لە تەلەبیب سیمبۆڵ و داواکاری مافی گەڕانەوەی پێدەوترێ حەق العودە بەرز دەبێتەوە. ئەگەر بپرسین داواکاری سیاسی ئەم کەمینەتەوەیە چییە دەبێت تەماشای ڤیژنی ئایندەی سەرکردایەتی عەرەب بکەین لە ساڵی 2006 کە دەڵێت نەهێشتنی زایۆنستی لە ناو دەوڵەت یاسای تر هەبێ بۆ مهاجرەت کە پەیوەندی جووەکان لەگەڵ دیاسپۆرا نەهێڵێ بیر بکرێتەوە لە هێمانەتەوەیەکان هێماکان بگۆڕدرێن مافی ئۆتۆنۆمیەکی فراوانتر بدرێ بە فەڵەستینیەکان لە ناو چوارچێوەی ئیسرائیل. ئەوەی گرنگە لێرە بیری لێ بکرێتەوە دەینە سەر باسی کەمینەی ئاینی. نە هەموو ئەوانەی کە بە زمانی عەرەبی قسە دەکەن خۆیان بە بەشێ لە بزوتنەوەی نەتەوەی فەڵەستینی ئیسرائیلی ئەژمار دەکەن. دروزیەکان طبعاً کەمینەیەکی ترانسناشناڵن لە سووریا بوونیان هەیە لە لوبنان بوونیان هەیە پەیوەندیەکی تریان هەیە لەگەڵ دەوڵەتی ئیسرائیل ئەو پەیوەندیە بە شێوەیەکی تر دروست کراوە. دروزیەکان خاوەندی ئاینێکی نهێنی کلاسیکن لە ناو باوەڕی ئەوانە عاقڵمەند هەیە و جاهل هەیە عاقڵمەندەکان کەسانی کە خاوەندی وەکو ئاینی پیاوانی ئاینین دورزەکان بۆ دەوڵەتی ئیسرائیل گرنگی خۆیان هەیە چونکە ئەوان چەندین ساڵە چوونەتە ناو سوپاوە خزمەتی سەربازی دەکەن و بۆ شێوەیە لایەندیارەتی و پەیوەندی پتەویان لەگەڵ دەوڵەتی ئیسرائیل هەیە و دروست کردووە. هەر لە سەرەتاوە جیاوازیە کراوە لە نێوان دورزیەکانی ئیسرائیل لەگەڵ ئەوانەی کە لە گالیلیەن لە جەلیلن لەگەڵ دورزیەکانی سووریا ئەوانەی کە لە بەرزایەکانی جۆلانن. دورزەکانی بەرزایەکانی جۆلان بۆ ماوەیەکی دوور و درێژ وایان دەزانی دەبێ هەر ڕۆژە لە ڕۆژان بگەڕێنەوە باوەشی سووریا و هەر دەبێش بگەڕێنەوە بەڵام ئەم ئۆپشنە تا دێ طبعاً ئەستەمترە بێ بۆیان بە تایبەتی لە پاش بەهاری عەرەبی ئۆمانە کە مەجای گەڕانەوە زەحمەتە لە چوارچێوەی ئەو سەرکۆمستانسی کە ئێستا لەوێ هەیە بۆیە ویستی بە کولتورکردن و بە ئیسرائیلیکردنی ئەوان زیادی کردووە. ئێستا هەوڵی جدی دەدەن بۆ بەدەستهێنانی ڕەگەزنامەی ئیسرائیلی ئەوەی کە دەیبینن لێرە فەرماندەیەکی دورزیە ڕۆڵێکی زۆر دەگەڕێ بە تایبەتی لەو ئۆپەرێشنانەی کە لە ناوچەکانی فەڵەستین دەکرێت. طبعاً بێجگە لەوەش هەموو مسلمانەکانی ئیسرائیل عەرەبی زمان نین. چەرکەسەکان بۆ نمونە ئەوانیش کەمینەیەکی ترانسناشناڵن لە شام بوونیان هەیە لە ئیسرائیل گروپێکی بەرچاون. طبعاً من نایمە ناو مێژوەکەیان چییە و کاتی خۆی کە چۆن 2 ملیۆن چەرکەسی لە مەنتیقەی خۆیانەوە بە فەرمانی قەیسەر نێردراون بۆ دەوڵەتی عوسمانی ئۆمانە بەڕەچەڵک دەگەڕێنەوە بۆ ناوچەی قەوقاز زمان و کولتوری جیاوازیان هەیە بە چڕی لە 2 گوند دەژێن ڕەیحانیە و کفرکەمە هەیە ئەوانیش ئەچنە ناو سەربازیەوە سەربازی دەکەن بەوەش خۆیان بە بەشێ لە نەتەوەی ئیسرائیل دادەنێن. بۆ نمونە کاپتنی تیپی فوتبالی ئیسرائیلی لە 2010 تا 2013 چەرکەسی بوو بە ناوی بیبراس ناتخۆ ناودارە نازانم ئیتر ئەگەر ئێوە ناوتان بیست بێ یانەتان بیست بێ. گروپێکی بچووکتر هەیە نزیکەی 2 دەیە لە نەشونمایە و بەرچاوترە لە ناو مارۆنەکانی ئیسرائیل ئەوانیش لە دورزەکانەوە طبعاً فێر بوونە کە ئەگەر مرۆڤ بێوێ زیاتر لە بە ئیسرائیلەوە خۆی گرێ بدات ئەوە دەبێ خۆی جیا بکاتەوە لە بزوتنەوەی نەتەوەی عەرەبی ئیسرائیل و بەو شێوەیەش گرنگی خۆیان دەبێت. مارۆنەکان هەوڵیاندا لەسەر بنەمای دوعاکان طبعاً ئەوە زمانی ئارامیان هەیە خۆیان وەکو کۆمەڵەیەکی ئێتنی ئاینی پێناسە بکەن. ئەوان نەئەیانەوێ تەنها عەرەبی ئیسرائیل بن نەئەیانەوێ تەنها عەرەبی مەسیحی بن بەو شێوەیە بناسرێن بەڵکو دەیانەوێت پێوەرێکی نەتەوەی تایبەت بە خۆیان هەبێت ئەویش ئارامیە. طبعاً ئەوەی کە لە وێنەکەشا دەیبینن قەشە جبرائیل نەداف ئەوە زۆر بەناوبانگە هاندەری مارۆنەکانە بچنە ناو سوپای ئیسرائیلەوە و ئەوانش وەکو دورزەکان و چەرکەسیەکان بەرگری بکەن لە خاکی ئیسرائیل. کەمینەیەکی ترمان هەیە لەناو ئەم تایپۆلۆژیای کە ئێمە باسمان کردووە پێی دەوترێت کەمینەی کاتی
ینی وەقتین با بڵێن بریتین لە کرێکار و ئاوارە و پەنابەرەکان لێرە ڕێژە و ژمارەکانم باس کردووە طبعا ئەمانە لە دوای ئینتیفازەی دووەمەوە لە بوارەکانی پەرستاری و کشتتوکاڵی کاریان پێ دەکرێت پاشەوەی کە عربەکانی با بڵێن ناوچە داگیرکراوەکان ئیتر نەدەگەڕانەوە بۆ ئیسرائیل و کاریان پێ نەدەکراوەمانە طبعا ئەمانە وەکو پەنابەر وەکو مافێکیان پێ نادرێت وەمانە وەکو لە لوبنانش بەو شێوەیە لە وڵاتانی با بڵێن کەنداویش بەو شێوەیە کە مەحاڵە مافی پەنابەرێتیان پێ بدرێت یاخۆت ئیقامەیەکی دائیمیان پێ بدرێت ئەوەی هەیە کە بێوێ مەسەلەن ئیستثنا بێت هاوسەرگیریە ئەوەش تاکە ڕێکایە کە بێتە ناو ئەم بابەتەوە اینجا دێنە سەر بابەتی ناکۆکیەکان با بڵێن پێم وایە گرنگە تیش بخێنە سەر یاسای نەتەوەی دەوڵەتی ئیسرائیل بۆ ساڵی 2018 یاسای نەتەوەی دەوڵەتی ئیسرائیل پەیوەستە بە دەوڵەتی ئیسرائیل ناوچە داگیرکراوەکان ناگرێتەوە لەو ساڵە طبعا پرۆتستۆی زۆر دژ بەو یاسایە دەستی پێکرد زەق بوون وەکو بە تایبەتی لەلایەن دورزیەکانەوە وەکو باس ئاماژەمان پێکرد لەو حاڵەتەیە ئەگەر تەماشای ناو دقی کۆنتێکستی با بڵێن یاساکە بکەین بۆمان دەردەکەوێت کەەوە هیچ دەستێوەردانێکی تیان نییە لەو دۆخێکە هینە ئەوەی کە پێی دەوترێت ستاتۆس کڤۆ بەڵام ئەوەی گرفتە ئەو یاسایە یاسانەتەوەیە بەشێک بووە لە کەمپەینی پۆپۆلیستەکانی ڕاستڕەوەکانی کە بە تایبەتی لەهێن حزبی لیکودەوە زۆر کەمپەینی بۆ دەکراوەمانە طبعا نەتەنیاهۆ لە کەمپەینەکانە بۆ هەڵبژاردنەکانی 2015 زۆر بە ڕاشکاوی دەیوت ئەوە فەرمووەتە عەرەبەکان بە پاس دەهێنن بۆ NGO-کان و ئەوانەی کە باوڵێن گروپی چەپڕە و ئەمانە عەرەبەکان بە پاس دەهێنن بۆ دەنگدان و ئەمانە و بۆیە پێویستە ئێمە لە شوێنی دەنگدان کامێرای چاودێری دابنین بۆی ساختاکاری نەکرێت و ئەمانە تر بە پێی ئەو قسانەی کە لێرە بانگی دەکات دەنگ بدەن بە لیکود تا بۆ مەودای نێوانی ئێمە و مەسەلەن پارتی کرێکاران کەمتر بێتەوە تەنها بە یارمەتی ئێوە ئەمانە ئێمە دەتوانین وڵاتی خۆمان ڕزگار بکەین و بەو شێوەیە کەمپینێکی دەکرد ئەمە طبعا بەشێکە لە مێتۆلۆژیای کلاسیکی نەزەری موامەرەیە کە هەمیشە باسەکرێت و ئەمانە ئەگەر تەماشای دەقی یاساکە بکەین یاسای نەتەوەی دەوڵەتی ئیسرائیل دەردەکەوێت مادەی یەکەم باس لە چی دەکات خاکی ئیسرائیل نیشتمانی مێژووی گەلی جووەکانە و لەسەر ئەم خاکەش دەوڵەتی ئیسرائیل دامەزراوە ئەوەی لەناو ئەم یاسایە نوێ بێ ئەوەیە کەوە جێبەجێکردنی مافی چارەی خۆنووسین تەنها بۆ گەلی جوولەکەیە ئەگەر چی ئەمەش جێی سەرسوورمان نییە خۆ ئێمە دەزانین چونکە ئیسرائیل خۆی دەوڵەتێکی جووە لە هەمان کاتە دەوڵەتێکی دیموکراتیشە دەبێت تەئکید لەسەر ئەوەش بکرێتەوە ئیسرائیل دەوڵەتی دوونەتەوەیی نییە ئیسرائیل نەوەک سویسرایە نەوەک کەنەدایە نەوەک بەلجیکایە لەوانەیە کەمینە لەم وڵاتە هەبێ بەڵام کەمینە بە هیچ شێوەیەک سەروەر نییە لەوەی بڕیار لەسەر چارەنووسی خۆی بدات مادەی چوارەم ئەوەی کە دروزەکانی طبعا زۆر نیگەران کردووە ئەوەیە کە زمانی فەرمی لە دەوڵەتی ئیسرائیل زمانی عبریە عەرەبی نییە ئەگەر چی مەسەن عەرەبی هەمیشە گرنگی خۆی هەبوو بەڵام عەرەبی پلەی دابەزیوە ستاتۆیەکی تایبەتی پێدراوە کەسش نازانێ ئەو ستاتۆ تایبەتە چییە یعنی بۆ پلەکەشی هاتوۆتە خوارەوە طبعا بۆ هەر بابەتێکش کە تۆ ئەتەوێت زمانی عەرەبی بەکاربێنی دەبێ یاسایەکی تایبەتی بۆ دەربکرێ ئەمە ئێستا قانونی تازەی لە پاش 2018ەوە لە کۆتاییدا مادەی حەوت دەڵێ گەشە پێدانی نیشتەجێبوون مستەوتەنات با بڵێن بەهایەکی نیشتمانیە ئەمە طبعا خەڵکی و حکوومەت هەان دەدا نیشتەجێبوونی زیاتر بۆ جووەکان فراهەم بکرێت جارێکی تر ئێمە لێرە باس لە دەوڵەتی ئیسرائیل دەکەین نەوەک ناوچە داگیرکراوەکان ئەمەش وای کردووە عەرەبە ئیسرائیلیەکان لە شارەکانی وەکو ئەلجەلیل بۆ نمونە لە مەنتیقەی ئەنەقەب کێشەیان بۆ دروست بێت چونکە کۆمیتەیەک دامەزراوە بۆ ئەو مەبەستە و ئەو کۆمیتەیە بڕیار دەدات لەو شوێنانە چێ نیشتەجێ بکرێت و چێ نیشتەجێ نەکرێت بابەتێکی تر پەیوەستە بە سیاسەتی نیشتەجێبوون ئەوەی پێی دەوترێت سیاسەتی دیموگرافی و بەجووکردن با بڵێن لێرە باس لە ناوچە داگیرکراوەکان ناکەین دووبارە بەڵکو باس لەو شوێنانە دەکەین کە لە ڕووی مێژوویەوە عەرەبیان تیا بووە بۆ نمونە لە خێفرۆن لە هین با بڵێن ئەلخەلیل
کە بەرنامەی ئەوە هەیە دەبێت لە ناوەندی شار نیشتەجێبوونێک بۆ جووەکان هەبێت هەروەها ئەم سیاسەتە لە ڕۆژهەڵاتی ئۆرشەلیمش ئەوەی کە پێی دەوترێت قودسی شەرقیە بەدی دەکرێت کە بە شێوەیەکی دیفاکتۆ داگیر کراوە بۆ نمونە کار بۆ دروستکردنی موزەخانەیەک دەکرێت لە شوێنێک لە شوێنەکان لە گەڕەکێک لە گەڕەکان اینجا لە دەوروبەری خانووی نیشتەجێبوون دروست دەکرێت بۆ جووەکان و طبعا ئێوە دەزانن مەسەن جیاوازی هەیە لە نێوان ئەو خانوانەی کە جووەکان وەکو مستەوتەنات دروستیەکەن قرمیتی سوورە دوایی ئێریا ئەی هەیە ئێریا بێ هەیە ئێرە سی هەیە ینی جیاوازەکان زۆر بڕاشکاون باسی شێخ جەراحم کرد وەکو ناوچەیەک طبعا بە تایبەتی لەوێ کێشە هەیە لێرەش لە ناو ئەو خەریتەیە بوونی هەیە طبعا لە شێخ جەراح لە منطقەی شەرقی قودسی شەرقیە لەسەرەوەی گەڕەکە کۆنەکانی شارە ئەم ناوچەیە لە سەردەمی دەسەڵاتدارێتی ئوردن کاتی خۆی تعریب کراوە واتە کاتی خۆی لەوێ بە مەبەست فەڵەستینیان هێناوە ئاوارە و نیشتەجێیان کردووە بۆی لێرەدا ناکۆکی لەسەر خانوبەرە دروست دەبێ هەرچەندە مەبەست خانوبەرە نییە ڕاستیەکەی بەڵکو چێ لە ڕووی دیموگرافیەوە لەو ناوچانە دەتوانێت کۆنتترۆلی شارەکە بکات وە زۆرینە پێک بێنێ بۆ ئەوی لە ئایندێدا پڕیار لەسەر ڕۆژهەڵاتی قودس بدرێت کە فەڵەستینیەکان تەمان خۆتان دەزانن وەکو پایتەختی دەوڵەتی ئایندەی خۆیان تەماشای دەکەین ئەو هێڵەشینەی کە لێرە دەبینرێت ئەوە تەلەفریکە دروست دەکرێت بۆ ئەوەی ڕۆژهەڵاتی قودس لەگەڵ ئەوەی شارەکە گرێ بدرێت تا جووەکان بتوان لەو ڕێگەیەوە سەردانی دیواری ڕۆژئاوا ئەوەی پێی دەوترێ وسترن وۆڵ بکەن کە لە ڕوانگەی جووەکانەوە تەمان بەشێکە لە دیواری ئەو پەرستگایی کە حەزرەتی سولەیمان کاتی خۆی بە ناوی هەمقچ دروستی کردووە ئایا مەسەن ئەو بیرۆکەیە شتێکی دروستە مەسەن تۆ بتوانیت ناوەڕاستی قودس بکەیت بە دیزنیلاندێک من ئەوە نازانم بەڕاستی تا چڕادێک گرنگە و سەرکەوتووە بێت بەسەرچاوە سەرڕای هەموو ئەو کێشانەی کە دەکرێت ئێمە باس لە ئاسایی بوونەوەی لە نێوان جوو عەرەبەکان بکەین پرۆسەی ئاساییکردنەوە یاخۆ یەکخستنی کولتوری لە ڕێگەی بە ئیسرائیلیکردن نزیکەی 10 ساڵێکە دەبینین قوتابی عەرەبەکان لە زانکۆکانی ئیسرائیل دەخوێنن و ڕێژەیان تا دێ زیاد دەکە هەرچەند ڕێژەکە هاوسەنگ نییە لەگەڵ ڕێژەی ئەو عەرەبی ئیسرائیلانەی کە هەن با بڵێن طبعا بە تایبەتیش لە بواری بەکەلۆرێس دەبینین مەسەن ڕێژەکە 16% زیادی کردووە فۆکوس دەخرێتە سەر خوێندنەکانی کە پەیوەندی هەیە بە پزیشکی لە بەرەوەی یەکسەر تۆ توانی کار پەیدا بکەیت تۆمانێ و هەروەها گرنگی دەدرێت بە بابەتی زمان 25% قوتابیانی عەرەبی زمانی ییدیش دەخوێنن زمانی ییدیش بە زمانی عبری بە پیتی عبری دەنووسرێ بەڵام ییدیش خۆی 80% ناوەڕۆکەکەی ئەڵمانیە ئەمە طبعا زمانی ئەشکەنازیەکانە لە ئەمریکا لە پۆڵەندا لە ئیسرائیل لە چەندین وڵاتی دەرەوە لە ئەمریکای لاتین لە ئەرجەنتین رووسیا بریتانیا کەنەدا بەکار دەهێنرێ ئەم زمانە طبعا و ئیدیش دیاسپۆرایی جووەکانی پێکەوە گرێداوە ژمارەی قوتابیانی عەرەبی ئیسرائیل لە قوتابخانە جووەکان زیادی کردووە دورزیەکان مەسیحیەکان بەدەویەکان ئارەزەومەندن بچنە ناو سەربازیەوە بۆ ئاساییکردنەوە و ژمارەیان زیاد دەکا سەربازیکردنش خۆتان دەزانن ئۆپشنێکە بۆ ئەوەی کە تۆ بتوانی پۆست و پلە وە پێگەی کۆمەڵایەتی زیاد بکە بۆ ئەوەی ببیت بە ئیسرائیلیەکی باش دەبێت سەربازیت کردبێ هەروەها وشەی عبری زۆر چۆتە ناو زمان و دیالێکتەکانی عەرەبی ئیسرائیلەوە بەکار دەهێنرێت بابەتێک کە من لە سەرەتا باسی لوسی ئارێشم کرد پەیوەستە بە ئاساییکردنەوە وەکو بەڵگەنامەیەکی مێژوویە پەرەگرافێک هەیە لە وتارەکەی لوسی ئارێش کە زۆر سەرنجڕاکێشە طبعا بەیادی 67 ساڵی دامەزران سربەخۆیی دەوڵەتی ئیسرائیل باسی کردووە ئەو لە 2015 دەڵێ بە بۆنەی ساڵیادی سربەخۆیی ئیسرائیل مەشخەڵێک لەسەر چیای هێرتسل داگیرسێنم طبعا پێناسەی فرەیی دەکات کە لە ناو بابەتەکان باسمان کردومانە وەکو ئەڵێ بۆ مێزراخێمەکان بۆ ئەشکەنازیەکان بۆ کەسانی ئاینی و سیکۆلارەکان بۆ عەرەب و جووەکان بۆ مرۆڤایەتی و شکۆمەندایەتی دەوڵەتی ئیسرائیل من ئەم مەشخەڵە دادەگیرسێنم کاریگەری زۆری هەبوو دەنگی زۆری دایەوە لە ناو خودی ئیسرائیل
ئەگەر باس لە چارەسەر بۆ پێکەوەژیانی نێوان جووەکان و عەرەب بکرێت دەکرێت بڵێن یەکەم هەنگاوی کۆنکرێتی کە پێویستە بگیرێتە بەر زۆر ئاسانە خاڵێک گرنگ بەداخەوە کە زۆر بە کەمی تەماشا دەکرێت بریتە لە فراوانکردنی خوێندنی عەرەبی لە قوتابخانە جووەکانی ئیسرائیل فراوانکردنی پەیوەندی نێوان کۆمەڵگە لەگەڵ کۆمەڵگە لەسەر بنەمای ڕێکەوتنامەی ئەبراهام کە وەکو ئێوە ئاگادارن ئەو سیستەمەی لە سەرەتای دامەزراندنی دەوڵەتی ئیسرائیل بۆ فێربوونی زمانی عەرەبی پەیڕەو دەکرات تەمان خۆتان دەزانن زمانی عەرەبی کە هاتەوە ئەوانەی کە منەزڕەکانی بوون لە زانکۆکانی برێسلاو لە پۆڵەنداوە گەڕانەوە ئەمانە و چۆن عەرەبی بەکاردەهێنرێت تۆ فوسحایەک فێرە بیت و بەس بۆ ئەوەی بتوانانی ڕۆژنامەیەکی پێ بخوێنیتەوە ناتوانێت کێشەی عەرەب و جووەکان چارەسەر بکات ئەوەی ترش کە گرنگە کە لێرە باسی بکەین ئەوەیە کە ڕوانگەکان بۆ ئایندە چییە پەیوەندەکانی نێوان جووەکان و عەرەبەکان لە ئیسرائیل دیارە ئاسانترە چارەسەرکردنی لەگەڵ کێشەی نێوان ئیسرائیل و فەڵەستینیەکان لە ڕووی سیاسیەوە بۆ ئەمەش پێویستە استراتیجیەکی گشتگیر بوونی هەبێت بۆ ئاسایشی ناوخۆ کەرتی پەروەردە دانپێنانی دوولایەنە لەسەر ئاستی چاو لەگەڵ یەکتریا مامەڵە بکرێ ئاساییکردنەوەی پەیوەندی نێوان ئیسرائیل و عەرەب لەسەر بنەمای ڕێکەوتنی ئەبراهام دیالۆگی نێوان موسڵمانەکان و جووەکان بەڵام ئەمانە نابنە جێگرەوەی ئەوەی کە چارەسەرێکی سیاسی کێشەکانی نێوان ئیسرائیل و فەڵەستین ڕوو بدات زۆر سپاس. ئەگەر ئێمە ڕۆژاو بە مامۆستەکە بزانین تاقخانەکە عێراق بێت ئەمە خوڕە لاسانەکە سونە بوو بە شیعە ئەو خوڕە لاسانەکە بیتە مراقب لە تەقی سەری ڕعاقلەکانی دەدا دەرەجەی خۆشی دێنێت جەناب پیشنیاری ئەوە دەکرێتەوە کە کورد تا لاسار نەبێ حەقی خۆی وەرناگرێت ئەوە پرسیار لە بۆ مامۆستە شاڵی پرسیارش لە بۆ مامۆستە سۆرانی ئەوەیە ئایا پیشنیار دەکا وەکو ئیسرائیل ئێمە بە عەرەبی شیعە نەڵێن عەرەبی شیعە بڵێن عەرەبی سوودانی یا بڵێن سوودانی ئەوە لێ ڕەگەز ڕەشن باوانەی لە ئەهوارە دەژین بڵێن معێدی بە جوولەکانی شیعە بڵێن شەعب الجبور تا ئێمە سەرکەوی عێراق دوو پرسیارم ئارەسایەت ڕێزانەیە کاکە دکتۆر سەما شاڵی لاما بێ و دیموکراسی لە عێراقەیە سەیر و سەمرەترین دیموکراسی لە جیهان نازان متفقین یاننا کەمینەیە وڵاتی شتر بەڕێمیە بە باهممان لەگەڵ یەک ڕازگۆ بوو بەڵام بەڕێی تو شیعات تاکتیکێکی زۆر زیرەکان بەخۆی بەکاردانی ئەوە سێ جارە ڕێژ وزەرا دادنێ ئەندام پەرلەمانێکی لێ لەناو پەرلەمان بۆ ئەوەی ئیتار لەگەڵ کورتێک دێ ئێمە هەموو لای وا دەکەین بەڵام ڕێژ وزەرا تەنفیزیەکە تەنها شەخسێکە ئەگەر لە ڕێی ئەوان لادا زۆر بە ئاسانی سەحب شەکەی پێ دەکەن دیسان دەبێ و ئەمەلێ لە سەفرەوە دەست پێ دەکاتەوەکو لەگەڵ عادل عەبدولواهابی ئەوە کاک مستەفا کازمی و سوودانی وەگەر لە میشێ پرسی سوودانی لە هەمویان خەتەرترە لەبەرەوەی ڕەنگ و ڕووی خۆشە قسەی خۆش دەکات بەڵام بە فعل هیچی نییە ئەم هەردەمە لە هەمویان خەتەرترە کاکە دکتۆر سامان سۆرانی ئەو یاسای نیشتیمانیە من زۆر متابعی دەکەم ئەو ڕۆژ شتێکم لەسەر دروستەکان خوێندەوە و لەسەر مقابلەی سەربازە عەرەبەکانی ناو سوپای ئیسرائیل کە چەند شانازی دەکەن بە ئیسرائیلەوە و لە پێی ناوی تێدەکۆشن و دروستەکانیش لاما 15 یان 120 پیاوەکانی دروستەکان دەڵێن بە شانازیەوە دژینی ناو سوپا و ڕوتبەی سەربازی زۆر گەورەشیان هەیە گومانەکە تەنیا هەر لە زمانەکە نییە ئەوەی ئەو ڕوتێتەوە دەڵێ ئەو بەشەی کە با بڵێن داگیر نەکراوە ئەو بەشەی کە ئیسرائیل کە جەنابەت ئاماژەکرا دەڵێ تەنانەت دروستەکانیش مافی ئەوانە خانووەکانی خۆیان تەحمیلکەنەوە کە ئەوە وەختی خۆی سەدام حوسێن بەرامبەر بە ئێمە لە کەرکووک و لەو ناوچانە پیادەی دەکرد پرسیارەکەی من ئەوەیە ئایا ئەوە خەتەرێکی گەورە نییە ئێستا شیعە هەماشت بەرامبەر بە ئێمە دەیکا لە مەسەلەی تەشەیوع ئەگەر تەماشای سعدیە بکە یان کەوان دەڵێن زەرباتیە هەموو کوردەکان لە ناو کەمپن دەڵێن ناوی بگەڕێنەوە ئێستا ژیانیان مسۆگەر نییە کەواتە تو لە ناو کەم بووی ئاوارە بووی جیلێک دروست دەبێ ئەسڵان حەز ناکە بگەڕێتەوە شوێنە ئەوە لەگەڵ ئەگە بەراوردی بکەیت لەگەڵ ئەوەی کە با بڵێن ئەو یاسا نیشتیمانیە شیعەکان کۆپێکی سوورێکیان ئەوانی زۆر نەکردە
دەبێت سنوورێک هەبێت بۆ حکمی زۆرینە و حکمێک هەبێت لەسەر حکمی زۆرینە. اینجا ئەوانەی کە حکمی زۆرینە دەکەن و چاودێرن بەسەریانەوە دەبێت کێ بن. لە حکمی کەمینە لە حکمڕانی کەمینە باسی ئەوەت کرد کە ئەوان پلانی درێژخایەن دادەنێن، بەڵام حکمی زۆرینە پلانی کورتخایەن دادەنێن. کامیان سەرکەوتنی زیاتر بەدەست دەهێنێت، درێژخایەن یان کورتخایەن. و باسی دیموکراسی کرا، ئێمە چۆن دەتوانین دیموکراسی بەسەر حکمە ئاینیەکاندا زاڵ بکەین. سپاس بۆ دکتۆر ئاغان سوهرانی. وەکو تێبینیەک لە ئیسرائیل کە منداڵەکانیان دەنێرن بۆ مەکتەب، یەکەم شت کە لە ناو پۆلەکاندا فێریان دەکەن ئەوەیە بازنەیەک دەکێشن و نوقتەیەکی لە ناودا دەنێن، پێیان دەڵێن کە ئەو خاڵە ئێوەن لە ناو بازنەیەکدا بازنەکەتان هەمووی ئاگرە. ئەو مانای چییە؟ مانای ئەوەیە هەر چوار دەورت بە ئاگر دەورە درراوە، هەر چوار دەورت دژمنە، چۆن خۆت ڕزگار دەکەین؟ پێم وایە ئێمە لە پەروەردەکردن وەکو کورد پێویستە بەو جۆرە بێکەینەوە، عنسوریەتێکمان تێدا هەبێت. ئەمەش ئەوە لە بناغی پەروەردەی سەرەتاییەوە دەست پێ بکەین. سپاس. زۆر سپاس بۆ ئوستازان بەڕێز کار کۆمەڵێک بابەتی جوانیان باس کرد. بەڕاستی دەمە یەک دوو تعلیق یەک دوو قسە لەسەر ئەو بابەتە دەوڵەمەندە بکەم. مەوزوعی ماینۆریتی ڕای کەی بووە پرس بووە کێشە لە پەیوەندی نێودەوڵەتیەکان لە پاش ساڵی 1990 و پاش ڕوخانی اتحادی سۆڤێت دوو بابەتی گرنگ هاتنە ناو کایەی سیاسی پەیوەندی نێودەوڵەتیەکان و ئەدەبیاتی سیاسی، ئەوانیش پرسی دیموکراتیزیشن و پرسی گلۆبالیزیشن بوون. کاتێک ئەو کۆمەلگایانەی کە نەیانتوانین خۆیان لەگەڵ ئەم دوو پرسەت بگونجێنن تووشی زۆرترین قەیران و گرفت بوونەوە. لەبەرچی لەبەرەوەی پرسی دیموکراسی و گلۆبالیزیشن وای کرد کەمە نەتەوایەتیەکانی پێک هاتەکان لە کۆمەلگاکان داوای مافە سەرەتایی و ئەساسیەکانی خۆیان بکەن. لە بەرامبەردا ئەو دەوڵەتانی ئەو مؤسساتانەی کە نەیانویست خۆیان لەگەڵ ئەم پرسانە بگونجێنن حەقی پێک هاتە و کەمە نەتەوایەتەکانیان نەدا. بۆ نمونە هەر تەماشا بکەین لە ساڵی 1990 تا 2005 نزیکەی 170 ململانێ و کۆمپلێک دروست بووە لە کۆی گشتی ئەو ململانیانە تقریبا 7 ململانێ لە بینی دەوڵەتان بووە، ماباقی ئینتراستەیت کۆنفلیکت بووە لە ناوخۆی دەوڵەتان بووە. لە دوای ئەمە پرۆسەیەکی تر یاخود بڵێن دیسپلینێکی تر هاتنە ناو پرسی پەیوەندی نێودەوڵەتیەکان، ئەوانیش پرسی بنیادنانی ئاشتی بوو و استراتیژیەکانی چارەسەرکردنی ململانی بوو. ئەوەی کە دکتۆر سامان شاڵی باسی کرد کە لە عێراق بەو شێوەیە و مافی کورد ناپارێزرێ و یاخود مافی کەمە نەتەوایەتەکان هەمیشە لە هەڕەشەیە، ئەوەیە کە نخبەی سیاسی لە عێراق باوەڕی بە پرۆسەی بنیادنانی ئاشتی نییە و نایەنێ بۆ نمونە هەمیشە کانت قسەیەکی هەیە کە ئەڵێ ئێمە بمانەوێ عەقڵیەتی باوی کۆمەلگا بگۆڕین لازمە لە پەروەردەوە ئیشی لەسەر بکەین. یەک چارەسەر هەیە بۆ ئەوەی کولتوری گشتی بگۆڕین، ئەیش پەروەردەیە. لە عێراق ئەو کولتورە نییە بۆ ئەوەی بنیادنانی ئاشتی کۆتاقۆناغی پێکەوە ژیان و یەکتر قبوڵکردنەوە و کۆتاقۆناغە کە ماینۆرەتی بڵێن کەمینەکان هەستەکەن کە بەشێکن لە کۆمەلگا خاوەن قەراراتی خۆیانن و لە عێراق ئەم پرسە نییە. بۆ نمونە ئەگەر بگەڕێینەوە مەناهجە پەروەردەیەکان کار کۆسامان لە هەموو مەناهجە پەروەردەیەکان لە بەشێکی زۆری مەناهجی پەروەردەیی تا ئێستاشی لەگەڵ بێ کە باسی هەرێمی کوردستانەکرێ بە شمالی عێراق ناوابێ. خۆ ئەمە ئەگەر بۆ بابەتی ڕوونکردنەوەی بابەتێکی جوگرافی لە ئیشکالەت نییە، بەڵام بۆ لە پرسەکانی تر لە پرسی بۆ لە لوغەی عەرەبی لە لوغەی کۆمەڵایەتی لە لوغەکانی تر هەمیشە ناڵ یعنی ئەم عەقڵیەتە ئاڕاستی نەوەیەک پێبێنێ کە ئەسڵ باوەڕ بە پێکەوەژیان و یەکتر قبوڵکردن نییە. و لەلایەکی بۆ نمونە لە مەنهەجی مێژوو باس لە سەرکردەیەکی ئیسلامیە کە بۆ نمونە قەعقاع کە ناوی قەعقاع دێنێ وەکو سەرکردەیەکی القيادة العربي الإسلامي كان هذا صلاح الدين الأيوبي يعني نانوسي مثلا القيادة الكردي الإسلامي لا كردك كتمك أشاريتها أما بما إما لبروسي بنياتناني أشتي وبروسي بنياتناني دولة العراق شكسمان هنا وعراق شكسي هنا هرمي كردستان
بداتا وبتوجينوا وبأرجومنت علمي لكمالك بابا وكجنابش باس لبيش العراق وأو كمان نتوات يعني كلمات وان بيكو بجد لهارين هاوسية كان زوجة أما خالك كتير أو العراق بو إما ضرورة وكو كورد كبن باش بجناب كان تشكي لسر كان أويكا هريني كردستان وكورد وكو بلوكي كردي تشك لسر ياخد زخد لسر باراستيني ديمقراطية توافقين كان يعني هو داخل لما بردو بيني ما خليبو بارتي تشيتين صراحة هرب كان كمانيو ململانية كوا كبارتي ديمقراط لبري الصدر سنة كان ويتشيتي لبري أوي بيوتري هابي ما يداري دولت بون بويا أجل إما بتوا بمعنى كياني هرين بباريزي دبي برنامج لسر أول جاي كبو باراستي كمان نتاعتي كان دامنا وبو عراق هاومن هامشة زخد لسر ديمقراطي توافقين كينا وخالك كتير كجرينجا هرمي كردستان إشي لسرك وهو بدات هرمي فيدرالي تر يعني أدوكاسي بوكا هرمي فيدرالي تر العراق زور زمان شغالي برأس زور شيء شرح كل ما باسي من الدين يعني يا محمود هذا أنا زين دعوة لكي فابن مين بالدستور وش شكل أصلا ناو دستورك شكل ناو دستورك كدستور إيدو 2005 دو بناغي لبير شوى يك بناغي يكم أويا كسر بخويك آبوريها بحمو هري مكاني فيدرالي العالم سر بخويك بلين آبوريها والسنوري تانية يعني هريمي كردستان لدو 2005 هي السنوري تانية وأما حليك زور قورابو ككل كرديتي هاتو دسرتي استشهد دعوة كاين مادة ستوتشل باسي كم مادة ستوتشل هيت أو جرانتيه نية ككركوك أو ناوتشانا بغريتو كردستان أو دليل تطبيع بكرة إحصاء بكرة بزاني إرادي خلقك تشيه نيوتو إرادي خلقك بغريتو كردستان يان لا إرادي خلقك تفسيرك كرة احتمال هرمك سربخوبة يان بتوانن خويان بغرينو بغا يعني أو ماديش هلايا واستأبين من يعني أو برادرش باسي كرد عقليتي عرب مش وفينيني بس عقليتي عربي عراق هيش تان نجي شو أو رادية كباوري هبي بفيدرالي وبكونفدرالي وبمافنا أوان نية أمانية توا خوي أجر كشيء زورينا كمينة براسي لكن الدنيا كشيء نية أجر خل باوري بس سيستم ديمقراطية تبي بس خل عراق حكم داركان باوري عن بونية اما يعني كدكتور باسي نخوشكاني كرو اشاره شدايه شارسر من دبينم يعني لم انستيتوتو وباديريك هبه باسي او بكن شلون استراتيجيه كي تازه دابنين شلون تعامل بكين لبر بغداد وبرو تشوروي واور كان مترسيكي زور هي لسر قوارك ولو مجاربات يعني هيا وردور دايانوي هل ما وشنوا يجاري لبنا ولا ما بدن ودايانوي او استخريك تشتكي ديك شاروانا كانش هالوشينوا شار من نعلم غلط حلال خمانية بلان برلمان هالوشانوا حكومتي أوالك سر أيانا شاروانا كان دعاء رنجا فلاني ديكان الشباب ومسائل بيشمرجا ومسائل ديكا يعني انستيتوت أتواني لنا دوري شي قورابي بينه بلدسيكو بنو دابنشين بزاين تشيبكين يعني أو كاتهات بزاين تشيبكين هرباسينا كين كرا تازة إيمان كروت قرنية زور بتشوكا وهولدن إيمانية يعني زور سپاس دانه. بسم الله الرحمن الرحيم. زور سپاس بو انستیتیوت، سپاس بو هر دو دکتوری برس، هر دو سامانی ملت لفکر و معرفه ما زور سود ما بینی هم هر دو محاضره زور بمعلومات. أنا ما كباس عراق كشيء عراق نا كشيء أقلية وأكثرية كشيء عراق كشيء خودي تحولي ديمقراطي هذا درس بويا العراق ما شوني انتقالي ديمقراطي بمعنى كوي حقيقي كشكل به السيستم الفدرالي العراق هضم كراي وكو خوي وكو مش تعامل من شون كده اوان شو او حوار او مفاوضاته او ليك تيجشتنا بويا أنا بويا من علم تايستا وهمنا بويا اما زورتر شونا لو فدراليتي باز دكين اوانش لمركزية زيادة نهاتين هكا هاد بينش مرحلية هر اوقات بلين يدنا مكسورة استا حتى توزيق بقوات بتمين جاود أول لو بابا
نقطة تر من دمويت بو دكتوري باريس سامان شالي بو سامان السوراني وبو هموما اگر حزب كين تبقين لإسرائيل ولسر چه فلسفة دروست بويا وطبيعة الصراع إسرائيل لإسرائيل شونا دبيت لمسيحيي لصهيونيي مسيحي تبقين دبيت لمسيحيي كنيسي إنجيلي عسكري أو لأمريكا تبقي عقيدة مسيحي نوع أو إيش تجليات بروتستانتا مذهبي مارتن لوثر أو إصلاحات كردي وتجي أو كاثوليكيات وعقيدة أو نظرة بتفسير إنجيل أوانا لا أمريكا ولا زور دولي تركيا مسيطرة لشمال أوروبا لأستراليا لا حتى برازيل وشن دولتي كان كعقيدة زور هي نابت يكك ببيت الرئيس لأمريكا إلا إيمان بشن شتيك يكم عقيدة هي قالت ونبوءة كتاب التوراة هي قالت 1000 سال دبيت مسيح بيت حكم بك. شري فرنسا دكتور شري فرنسا. بله ما مقصر كم 1000 سال دبيت التوراة هي التلمود. أنا أقصي رئيس أمريكا. بله بالضبط. 1000 سال قالت ألفية الهناء يعني 1000 سال عدالة خوشي باشي أوانا بلام أما مشروطة بس يشار يك عودة شعب الله المختار كيهود دبيت بقرينا أبي دو بناء الهيكل وإعلان حكم يهودا لمنطقة سي دبيت أو حربة درست ببيت أبي هرمجدون كهل بنص قالت 400 مليون كافري شرقي دبيت بكجرة 400 مليون كافري شرقي مقصد يعني مسلمان أما كنيسي بلي إنجيلي عسكري 17 مليون أندامي هي وأوي دنجدر بلي يعني جسمي انتخابي لأمريكا سيوسي لصد أويا يعني تابعي أوانا سيطري أوانا 25 جامعي أمريكي يعني لجير سيطري أوانا 25,000 مدرسة لاهوتي لأمريكا هل لجير سيطري أوانا وأو عقيديان هي نابت يكت انتقاد لإسرائيل بكت شنكو دبيت يعني دو قانون هي قانوني السماء وكو مسيح بيت حكم بكت قانوني أرض أوي إسرائيل تطبيق دكت لبرأوا إسرائيل التفات بهيج قانوني قرارك ميثاقك دولي يعني حقوق إنسان أوان يعني أتواني بلي لسر عقيدة تدميري شامل درست بويا بوها فإما تالا إسرائيل تبقين بحقيقة لبيت بزانين ناس صهيونياتي يهودي بتلا ونزور كمن اللهم صهيونياتي مسيحي وكو بعدك عقيدي والصراعك صراعك ديني عميقة صراعك جيو استراتيجي دولية وصراعك وطنية شوكو بو فلسطينية كانوا زور سباس هو كمان زورم لا مطلبة بحقيقة يكشف تبقين خما مسؤولنا كن بوس أنا وكهيج مصلحتي كل يعني شر إسرائيل وعرب شر يمنيا هيج علاقة بهم بلام نتيجة كي زور خطر أبو إمام يا زور ساعة بيا زور خراب لبرا موضوع زورم لا مهمنيا أول كمان لا موضوع لا مهمة هذا كم يك مثال بسيط تنبو بين مول سر نوسيني كاتبك أمريكي زور مهم دانا آدم سميث ككتبك نسيو لسر كرد صالي 1966 وجامعي أكسفورد بريس جامعي أكسفورد وأنا طبعا كردوش كلا باشين كتب لسر كرد إسرائيل قصي كتابات زور مهمة على أويك زور مهمة على حتى العراق حكم دروز نبي كباورك كلي أن حبيب ويك كرد حقي بجي عراق ناقص هيج نتيجة إيجابي بخوي ندولة من ذا نابي بدولتي بيشكوت ونابي بهيج شيء أبي بزور بأساني على شونك عدالة باش ناكره من قصدي من كأوي كمان تركيز السركم حق باش ناكره ناتوني بلاي صعب السوبر حقي هي صعب السوبر سيكي عددية بام كودي حقي هي بني ونيوبيا كل العراق حقي هي حقوق خويها به
ئێمە ئێستا ئەومان لەبیر کردووە ئینتزارەکەین چ وەختێ وەزعێکی دەولی بگۆڕێ بێتە سەر ئەوەی کە حەق دروست بێ ئەو حەقە بەم شێوەی ئێستا هەیە دروست نابێ عێراق دیموکراتی نییە عێراق دیموکراتیەتی عێراق زەدی ئێمەیە چونکە ئەکسەرێتەکە یا عەرەبن یا عەرەب و دەستوری نێ عەرەبن کوردەکە ئەو قیمەتەی نییە کە بتوانێت هیچ شتێک بکات هەرچێکمان کرد ئێمە خۆمان مەشغوڵ کردو بەشی زۆر زۆر بەسیتەوە وابزانم نازەمانی من ناتوانم بڵێم بغاڵەتەوە بەڵام ئەو شتانەی کرد ئێمە پێویستە گوێی بدەینێ ئەوەیە بەختی ئەو ئەمریکێتان بۆ بکەم کە بۆ ئەو قسەی کردووە لە مەزەرێکی زۆر موسوقەوە من شتێکم نووسیوە لەوەی نالەسەری ئەڵێ هەتاوەکو عێراق نەبێتە دیموکراتیەکی وا کە حەق بگەرە حەق ولا کەمینە و زۆرینە عیلاقەی نییە زۆرینە زەدی ئەمەیە ئەم بکرینە هیچمان پێ ناکرێت ئەوەی کە لام مەسڵە بیرم بەڕاستی ئێمە وەزعەکەمان ئێزگار خراپە من بە تەسەووری من هەتا ئێستا نەمانتوانین بگەینە ئەو قەناعەتەی کە چەند خراپە ئەزانی خراپە ئەم نازانین چەند خراپە ئێمە معرەضین بۆ ئەوەی وڵاتەکەمان ئیبادە بکرێت معرەضین بۆ ئەوەی کەس حقوقمان قەت نەبێ بۆ چونکە ئەکسەریەتەکان لە هەموو وڵاتەکان ئێستا لە عێراق و تورکیا و سووریا و ئێران لە هەر چواریان ئێمە هینمان هەیە ینی وەزع ئەقەلیەتین ئەقەلیەتی لە وڵاتی ئەوەل هەمووی ئەڵێن ئێمە دیموکراتین بەڵام هیچیان دیموکراتین هەموو دیکتاتۆرن و هەموو خوێن ڕێژن اینجا لێرە نقطەیەک کەشم بیرکەوتەوە زۆر مهمە لام ئەوەیە کە ببوور بە نقطەی تر هەیە بە مەسەلەی فێدرالی و کۆنفێدرالی حەزەکەم یەک تۆز باس بکەم من زۆرم لاستێنە زۆر لە خوێنەوارەکانی برادەرمان کە پرسیان ئەرێ تخوا بزەبت کۆنترالی و فێدرالی و کۆنفێدرالی فەرقی چییە ئێمە ئەبێ هەدەفی ئەساسی ئەمە لەمدا مەرحەلە ناوێرین و ناتوانین و پێمان ناکرێت داوای استیقلال بکەین بەڵام ئەگەر هەوڵ بدەین خەڵکە تێبگەن کە کۆنفێدرالی چێکی واقعیە و حقوقێکی تایە و حەقێکی تایە زۆر مهمە کە تەرکیز بکرێت سەرەوەی کۆنفێدرالیمان دەست بکەوێت چونکە کۆنفێدرالی یعنی دوو دەوڵەتی مختلفن بە ئەمریکیان گرتووە و زۆر مەساڵی حەیەگەگرنەوە لەوە ئێمە زەرەر ناکەین قازان دەکەین بەڵام عێراق ڕێکمان نادا تورکیا ڕێکمان نادا یەک قسەی کەسم بیر کەوتەوەی کە تۆزێ لەمە پێ بیرم چۆوە ساڵێ لە ساڵان جۆن مەیجەرم دی لە لەندەن من زۆر لە 50 ساڵ لە لەندەن بووم جۆن مەیجەرم دی لەبەر دەمی چاتەم هاوس مەکتەبێک هەیە لەوێ زۆر مهمە داعینە مؤسسەیەک هەیە تانی ئەم دانیچەی ئێمەیە بەڵام لەسەر مستوایەکی زۆر گەورەتر و زۆر قەڵباڵەتر و زۆر مهمتریش ئەوە ڕاوەستا بوو چاوەڕوانی وەزم سایقەکەیەکی کە چوب سەلامێکم لێ کرد ڕئیسی وزرا بوو زۆر کاوێکی مهم و دۆستی کوردیش بوو وتی ئەدناسم ئەم وتم سەلام لێ وتی ئەدناسم نەوەڵڵا من کوردێکم ئەمەوێ سوالێکی لێ کۆنتی فەرموو وتم ئەگەر ئێمە شکاتێکمان کرد لە عێراق لە زەدی عێراق بۆ ئەمەی متحیدا ئەبێ لە ڕێی کێوە بکەین هەر خەریب و جوان باتەوە هەر عێراقیش نا یا لە ئێران یا لە تورکیا یا لە سووریا ئێمە شکاتێکمانەی لە حکوومەتەکەمان خۆ بێ لە عالەمە جیهەتێک هەیئەتی هەبێ کە بێ بەدەنگمانەوە لای کێ بکەین وتێ بێ لای ئەمەی متحیدە بکەن لە سێکیۆریتی کاونسڵ وتم باشە لە چ ڕێگەیەکەوە بکەین توێ لە ڕێگەی عێراق بێ لە ڕێی عێراقەوە بکە ئێران ڕێی ئێران تورکیا لە ڕێی تورکیا بە سووریا وتبەخوا جوانە ئەوەی مەشکل دژمنەکەمانەکەین بەڵام ئەبێ بچی بە دژوارێت خوا ڕجاتان لێکرد شکاتێکمان هەیە لە زەدیەوە بمان بەرە بۆ ئەمە متحیدە پێکەنی یەک کەلیمەی تری زیاکەمەوە زۆر نامهم بوو اینجا بە جۆن مەیجەر 10 ساڵ 20 ساڵ مزەکراتەکەی بخەمەوە زۆرم ناسێ جوملەیەکی تیا لەسەر کورد ئەڵێ سەدام کە لە کوێت دەریان کرد وەکەشکا وەکو حەیوانێکی برینار کراوە جامە ئینجرد ئەنیمەڵ خەتەرە دائیما هجومی کرد سەر کوردەکان جا ئەو نقطەی دەری خست کە ئەو کابرا بەدڵ لەگەڵ قەزەی کورد بوو حەزێک کرد قەزەی کورد بێ بەڵام وەختی خۆی یود ئەمە هیچمان پێ ناکرێ بێ کورد یەک بگرێ ئەبێ کورد یەک شکەشی و زۆر مهم بوو وتی کورد دەبێ وەختی ئێمە حسابی بۆ بکەین یا زەرەر لە مەسلحەتمان با یا قازانمان پێ بگەێنێ لە هەردوو حاڵەتەکە ئێمە بەدوای ناگەڕین و قسەیان لەگەڵەکەین وەختی ترتا هیچ مەجارێکتان نییە لەبەر ئەوە زۆر دڵتان خۆش نەبێ بۆی کە عیلاقاتتان لەگەڵ خەڵک چۆن نییە دەستەکان خۆشمان
من ناوم جمال قسمة تبعي من سروشي كتي برلمانتراني كردستان زۆر سپاستانەکەم بۆ ئەم دانیشتنە بەڕاستی خۆزگەز زووتر بمزانایە بۆ ئەوەی لە بیدایەتەوە بەشدار بوومایە تەبعی لەو قسانەی کە کراو بە تایبەتی ئەمە خیرا ئێمە مشکلەیەکمان هەبووە کاتی خۆی کە زروفمان بۆ خوڵقاوە بۆ ئەوەی لەگەڵ عەرەبەکان دابنیشن و دەستە دروست بکەین کێمان نردووە بۆ بەغا بۆ ئەوەی لەگەڵ ئەو خەڵکە دابنیشەیە کە دەستور بنووسن ئەوانەیە کە نردوومانە زۆرینە هیچ شارەزایەکیان لە سیستەمی فێدراڵیان نەبوو چونکە پیادەیان نەکردووە و زۆرینەیش لەوانە هەر احتیمال نەچوو بێتنە دەرەوە نەچوو بێتنە وڵاتێک کە فێدراڵی تیا پیادە کرابێ ئێمە لەو مەجالا کە نەمانتوانیوە کەسانی شیاو بنێرین بۆ بەغا لەگەڵ ئەوانە دابنیشێ کە شارەزایان هەبێ کەوتونێتە مشکلەی گەورە ئەوان بە حورەتی خۆیان هەرچیش لە ساڵحی خۆیان بێکردویانە و ئێمەش تەعیدمان کردوون و یان ئەگەر مەعارەزەشمان کردبێ وەکو پێویست نییە ئێمە ڕۆژانە لەبەر ئەوەی کە کۆمەڵێکی زۆر شارەزایی ئابووری و ئاینی و تقریبەن هەموو مەجالەکان کە شتێک باسەکرێ و ئەگەینە مەوزوعێک شوێنەکەی من ئەتوانم بڵێم وەکو قوتابخانەیەک وایە بۆ دراسەکردنی ئەو مۆزوعانەی کە هەیە مەسەن هەتا ئێستا لەم دانیشتنا خۆشەویستترین ڕەفیقم ئەڵێ ئەبێ حەق بگۆڕێ یا سیستەم بگۆڕێ حەق چۆنت گۆڕێ حەق ئەمە ئەبێ بزانی تو چ نظامێک بەکارێنی مثالێکی بەسیتان بۆ هێنمەوە من ماوەیەکی زۆر وەکو کاک دکتۆر سامان لە ئەمریکا بووم و بە حکمی ئەوەی کە ینی حەزم لە سیاسەت بۆ حەزم لەوە بووە کە شارەزایی پێیا بکەم لەو مەجالانەی کە حکوومەتی تیا دروستەکرێ تەبێ ئەمریکا 51 ویلایەتی تایە هەمووی سیستەمێکی فێدراڵی بەکارێنێ سیستەمی فێدراڵی زۆر فەرقی هەیە لەگەڵ سیستەمێکی ئەتیادی کە لە عێراقا بەکارەیە ئەو کۆمەڵەش کە دانیشتون هەتا ئەم لەحزەیە حتا ئەوانەی کە بەشداری دارشتنی دەستورەکەن هێشتا تێنەگەشتون فێدراڵی چییە هێشتا تێنەگەشتون بتوانن لە چ ڕادەیەکە یعنی ئەبێ موقفیان چۆن بێ و چی بکەن بۆ ئەوەی بتوانن ئەوە جێبەجێ بکەن جا بۆ میسال بۆ ئاگاداریتان من لە کالیفۆرنیا ژیاوم کاک دکتۆر سامانیش لەوێ بووە کالیفۆرنیا ویلایەتێکە هەر تقریبا ئەکسەریەتی پشتوکاڵیە یعنی زراعات لە هەموو ڕوویەکەوە لە میوەوە لە گەنمەوە جۆوە بۆ هەموو شتێک یعنی تقریبا تەمویلی هەموو ئەوروپاکەن بە زراعەت و بەو ئینتاجانەی کە هیانە هەروەها تەمویلی هەموو ویلایەتەکانی ئەمریکاکەن بە زۆرین یعنی بە زۆرینە یعنی مەصدەری ژیانی ئەو خەڵکەیە تەبعی لەو مەجالانەی کە منیش لە مەجالی زراعەتا ئیشمە کرد و یعنی توانیم کە وەزعێکی باش بۆ خۆم دروست کەم لەو مەجالا ئەو شوێنم دیار بوو جێگەشم دیار بوو اینجا مەبەست لەوە چییە لە کالیفۆرنیا ویلایەتێکی گەورەیە و زۆر دەوڵەمەندە بەڵام نەوتی تیا نەبوو نەوت زۆر کەم لە دەوروبەری محیتەکانە بوو لە قراغی ئاوەکان یعنی کەم بوو یعنی بۆ ئینتاجی نەوت و پێویستیەکانی لە شوێنەکانی کەوە هێنا پاش فترەیەک بۆیان دەرکەوت کە ئەو شوێنانەی کە بەکارهێنن بۆ زراعەت نەوتی تایە یعنی ئەمە ئیبراز بوو نەوتی تایە تەبعی ئەوانەی کە ساحەبی ئەرازیەکان و ساحەبی زراعەت و ئەمانە زۆر دەوڵەمەندن یعنی ئەتوانی هەر یەکێک لەو عایلانە تەشبیه بکەی بە یەکێک لە حکوومەتەکانی منتیقەی شەرقی ئەوسەط و ئەمانە یعنی لە مەجای ئیشکردنە ماڵەکانیان وەکو حکوومەت وایە دەبابەی لێ و مەتاری لێ و شتی لێ یعنی تقریبا ئەزانی چیە من مساعدە بکە
من زۆر پێم خۆش بۆ کە هاتووم بۆ ئێران ئێمە زیاتر بۆ خەڵکی ئەوانەی کەی بینم پێم خۆشە ئەوانشم دیوە و ئەمە مۆزوعێکی زۆر مهمە مۆزوعێکی زۆر لە خوارەوەش بەردەوام دەبین تەمام بەڵێ دڵم لە خوارەوەش هەر بەردەوام دەبین بەرحاڵ من ئێمە سەر ئەوەی کە لە کالیفۆرنیا دەستیان کرد بە دەرهێنانی نەوت ساحب ئەرزەکان متمەکن بوون شەریکاتیان هێنا زۆرینەیان شەریکاتیان هێنا نەوتیان دەرهێنا لە ئەرزی ئەوە دروست بووە حکوومەت هیچ عیلاقەی بەسەر نەوتەکەەوە نییە ناڵێ مە ساحیبی ساحبەکەی ئەو ساحبی ئەرزەیەکەیە ئەگە خۆی بتوانێ خۆی دەرێنێ ئەگەر نەشتوانێت لەگەڵ شەریکەیەکی گەورە تەعاونەکە بۆ ئەوەی ئینتاجەکەی دەربێنن اینجا مەسەلەی فرۆشتنیش لە سیستەمی فێدراڵیە هەر کەسێک هەر مەسلحەتێکی هەبێ ئەتوانێ بە خۆشی بفرۆشێ ئەتوانێ بە خەڵکی دەرەوەش بفرۆشێ بە مەرجێک دۆستی ئەمریکا بێ ئەو شوێنە دۆستی ئەمریکا بێ ئیتر پێویستی بە ئیجازە نییە لە فێدراڵی عام ئیجازە وەربگرێت لەبەر ئەوەی کە زۆرینەی کارەکانیان لەوە پێشکە کردویانە ئەو سەلاحەتیانە هەبووە مەسەلەن هەروە بە نسبەت میوەکەوە میوە ئەمری 20 ڕۆژە 30 ڕۆژە دەست پێکە لە منتیقەیەک دوای 10 ڕۆژ لەوێ نامێنێتێتە شوێنێکیکە یعنی ئەمە ئەگەر پێویستی بە ئیجازە و سەماحەت و ئەوانە بێ هیچ ئینتاجیان نابێت چونکە ئینتاجەکانیان هەموو خراپە بێت ئەزانی چی هەردوو کەلیمە دووسێ کەلیمە من یەمەوە سەر قسەکەی خۆم تەبیعی بەسەراحەت هەتا ئەم کاتە وەکو وتم شوێنەکەی من وەکو قوتابخانەیەک وایە مەجموعەیە لە برادران سەردانیان کردووم و هاتوون خەڵکی زۆر باشی بەتواناتیە یعنی ئەتوانم بە حەقیقەت بڵێم هەتا ئێستا وەکو پێویست لە سیستەمی فێدراڵی تێنەگەشتون حەق ئەدەن بەوەی کە حکوومەتی عێراقی دەسەڵاتی هەیە و توانای هەیە و نەوتەکە ئەبە هەتا لە فەرەنسا قەرارێک دەرچووە یعنی تەنبیهێکی گەورەی داوە بە حکوومەتی یاریمی کوردستان چونکە نایانزانێت چۆن بەکاری بێن زۆر سپاس مامۆستا مەسەلەکی سنترەلیزمە مەرکەزیە مەسەلەی ئیسرائیل دشبا و قسەی ڕەوف دانتاش سەرۆکێ تورکی قوبرۆس هەر هەم دەگوت چارەسەریەی بەتەنەیە مەسەلەی قوبرۆس نە چارەسەریە چارەسەر نابێت بابەتی ئیسرائیل ژێ ئەو پێکەوە ژیانی دکتۆر سامان بەحسی کرد بە هەموو وەساق نابێت لە 100 ساڵی ڕابردوو 100 بابەتی گەورە لە دنیا دروست بوو لە مەسەلەی فەڵەستین و ئیسرائیل گەورەتر بوو مەساحەتی فەڵەستین هەموو 1/5 لە مەساحەتی پارێزگەی ئەمبارە ئەڵمانیا دژی جوڵەکە بوو جوڵەکە سەوتان بوو هەورەی جوڵەکە ڤێتنام دژمنی ئەمریکا بوو هەورەی ئەمریکا پاکستان و هەند ملیۆنی ئینسان ئاژەف کوشتن و بەنگلادێش داوی سولحی کرد ئەرمەن 1.5 ملیۆن ئینسان تورکان و مسلمانان بگشتێکی ئەرمەن کوشتن لە کۆتایی سولحی کردن هەموو مەسەلەی دنیا ڕێگەی چارەسەری دیفاکتۆ دیتن لە کۆتایی مەسەلەی ئیسرائیل چارەسەری نابێت کورد گەرەک سیاسەتی خۆی استراتیژی بەردەوام لەسەر ئەو بنگەها دروست بکە ئەو مەسەلە چارەسەر نابێت ستا پشتی 75 ساڵ و ئەو دەریا خوین کەسێکی وەک مامۆستا خەلیل هەیە ئەو مەسەلەی سیاسی ئەڵەی ئەنگلیکان و کەنیسەی ئەمریکی و ئیسرائیل دەوڵەتی تەتمیرە و ئیسرائیل نازانم تو حەیفا تەماشایکە و تەلعەبیب و تلبەغا و تەهران تەماشایکە تو زانم بەکی دەستهەلاتداری تدمیرە و کەس کی دەستهەلاتداری ئاوەکان ئەو مەسەلەی ئیسرائیل لە کۆتایی پەرچاکە ژوا مەثەلۆژیەی گشتی ئێگۆ ئیسلامی و عەقلەی عوروبی سونی لە شوێنێکی دگەیان هەف تاقەتی ژێ دەبن و هیچ قبول ناکەن چارەسەر بە کورد وەکی سیاسەتی ئستراتیژی کوردی عێراق ببێ تورکیا بە سووریا بە استراتیژیای ئەو بە ئەو مەسەلە ڕێفرانسە بوومە ئەو مەسەلەی بۆ چارەسەر نابێت ڕێفرانسەکە بوومە بۆ بابەتی خۆ فێر بکرد و ئەم دروست بکەن استراتیژیە خۆ لەسەر وێ بابەتی ئەمڕۆ مام جەلال تمیت بۆ خواڵێ بخۆش بێ دەگو هەر پۆلۆرایز چێ بە پۆلۆرایز بە کوردی نازانم چێستە قوتاب چییە بە کوردی جەمسەرگیری چێ دبایی
كرد لقازامزة هر نزيكي هفدبن كرد لخسار الحمد لله إيرو بولورايز تشيبوا خدا بك أو بولورايز هر هبو هبا وتشار سر نبا أو قوتي جو اتفاقي تكردن هر دم جو كرد فرقي حسابات بون وبشكي باش لكرد ببنجهي بعقلي بعسي تفكير تكر وكي عقلي بعسي تفسير تكر بابتك النبابتي كردة تكرنا بابتي كرد أو تيك بتشن أو قوتي كردي تيك بتشن أما ببارز ما في خضريا يعني قازان جدي في بولورايزر بتشيك بدرين روجلاتنا ورس بس من مەریوان نەقشبەندیم لە شێخانی تاریخەتی نەقشبەندیم لە هەورامان یەکێک لە خێزانەکانی باپیرم جوو بووە و هەتا مردنیشی لە هەڵەبجە هەر بەجووی مردووە مەبەستمە ئەو خۆناسان نەبەوەی کە پرسیار بکەم هەوڵە دەم زیاتر پرسیار بکەمنەوە لە منداخلە بۆ مامۆستا سامان شاڵی پرسیاری ئەوم هەیە باسی ئەوەی کرد کە ئەبێ دیفاع بکەین لە مافی کەمینەکان بەڕێی جەنابەت ئەبێ زۆرینە دیفاع بکە لە مافی کەمینەیان خۆیان دیفاع لە خۆیان بکەن ئەوە پرسیاری یەکەم پرسیاری دووەم ئەگەر کەمینەکان نوێنەرایەتیان هەبێت چ لە پەرلەمان چ لە حکوومەت بەتایبەتی لە پەرلەمان بەڕێی جەنابەت ئەوانە بە لیستی تایبەتی خۆیان هەڵبژێرێن باشترە یان وەکو ئێستەی کە لە کوردستان و عێراقێ هەموو کەس دەتوانێت لە مەسەلا حەشدی شعبی توانێت مەسیحی هەڵبژێرێت 4 کورسی بۆ خۆی بردووە بۆ شێوە ئەوە کامیان باشترە یەک تعقیبی بەسیتیش لەسەر بابەتی ئەوتی لە تاران ئەوەنە 1000 مزگەوت هەیە هی شیعە بەڵام مزگەوت تاران بەڵێ منیش تاران ئەڵێم بەڵام ئەوە لەبیر چوو کە لە تارانە یەک خوتبە هەیە واتەوە نییە هەر مزگەوتی خوتبەی تیاوێ وەکو وڵاتەکانی تری سونە هەر لە هەرێمی کوردستانی 3500 خوتبەمان هەیە و هەریشی لە ئاوازێک بۆیە ئەوە نە هەروەکو تاقیب بەڵام بابەتی گرنگترم کە پرسیارەکانم بۆ دکتۆر سامان سۆرانیە بەڕاستی ئەو مخەدیمەیشم لەبەر ئەو بوو باسی کاردانەوەی وڵاتانی عەرەبی بەرامبەر جووەکان ئایا دوای دروستبوونی دەوڵەتی ئیسرائیل بوو یاخود پێشەوە من نووسراوێکی ڕەسمیم لایە کە هی حکوومەتی عێراق لە ساڵی 1933 تا 1943 کە ئەو کاتە دەوڵەتی ئیسرائیلیش دروست نەبووە داواکە هیچ کەس کەرەستە و دار و پەردوو بە جووەکان نەفرۆشێ لە عێراقا ئەو نووسراوە لە لای من هەیە کە بە نووسراوێکی ڕەسمیە لە حکوومەتی مەرکەزی عێراقەوە دەرچووە ئەوانە ئەوە بۆچی ینی بۆچی ئەو پێشتر ئەو کاردانەوەی هەبووە پرسیارێکی تر ئایا دەوڵەتی ئیسرائیل دەوڵەتی دینیە دەوڵەتی قەومیە ئەگەر بێت و دەوڵەتی دینی بێ ئایا جەنابەت باسی ئەو 200,000 کوردە جووت نەکرد کە لە ئیسرائیل هەیە بە هیچ شێوەیە کە من زۆر جار وتومە نیشتیمانی پێنجەمی کوردستان لە ئیسرائیلە 200,000 جوو هەیە کە بەشدارن لە هەموو کایەکانی دەوڵەت لەوێ ناوچەی تایبەتی خۆیانیان هەیە ئەوانە کرێپیان بڵین یعنی ناکرێ بڵن وەکو نەتەوە حسابیان بۆ بکەین یا هەر تەنهاوە لەسەر ئەساسی دینەکەیان ڕۆیشتون لەناو مەتحەفی نیشتیمانی ئیسرائیلە لە ئۆرشەلیم کە من ساڵی 2013 سەردانی ئیسرائیلم کردووە و ڕۆیشتومەتە ناو ئەو مەتحەفە طبعا ئەو قەراری حکوومەتی عێراق نامگرێتەوە چکە ئەسەری ڕەجعی لەگەڵان نییە من 2013 ڕۆیشتوم لە ناو مەتحەفەکە لەپاڵ ئاڵای عێراق و کلتور و جلوبەرگی جووەکانی عێراق ئاڵای کوردستان و جلوبەرگی کوردیشەیە کەواتە من هەست دەکەم لە ئیسرائیل مۆرچێکی کوردانە هەیە بۆ ئەو بابەتە بۆیە گرنگە بەڕاستی ئەو باسیکەین ئەوەی کە زۆر جێگەی سەرنج بوو لای من ساڵی ڕابردوو لە مانگیدا سەدریەکان لەگەڵ پارتی و سونەکان قەرارێکیان پەسەند کرد بە مەنعکردنی هەموو پەیوەندیەک لەگەڵ ئیسرائیل ئەوە گەورەترین وابزانام گەورەترین دژایەتیکردنی کەمینەکانە لە و ڕەنگە بڵێن دژایەتی زۆرینەیشە لەبەر چەند هۆیەکی زۆر بەسیط یەکەم مزگەوتی ئەقسا لەوەیە کە عێراقیەکان مەنعکا بە ئاسانی سەردانی مزگەوتی ئەقسا بکەن جارێتر کە من سەردانم کردووە لە کاتی ڕۆشتوم بۆوێ بەهاییەکان مەنعکا سەردانی حەیفا بکەن کە معبەدی حەزرەتی بەهاوڵا لەوێ قەبرەکەی مەسیحەکان مەنعکا کە سەردانی بێت لەحم بکەن کە کەنیسەی قیامەی لێیە ئەوە جگەل لەوەی کە وەکوتم 200,000 جوو کە منی سەرڕەنگە کە سوکاری ئەو خێزانی باپیرم لەوێ بێت ئەمە ئەم
ئەم یاسایە ئێمە چۆن نتوانین مامەڵی لەگەڵا بکەین زۆر سپاسدانە شوعی و نەقشبەندی باوەڕم بە فرعینە شوناسەیە جیاواز نییە جیاواز نییە ئەزای بۆ جیاواز نییە چونکە نەقشبەندی بۆ هۆی ئەوەی حرەکەی حەقە دروست بکە نەقشبەندی بۆ ئەوەی حرەکەی بەزار دروست بێوانە ئەمانە حرەکاتی کۆمەڵایەتی بەڵام لە بڕێکی دینیەوە هاتوون چونکە دین زێدەی پەیوەندی کۆمەڵایەتەکانە پەیوەندی کۆمەڵایەتەکان بۆ چوونە ئاینەکان دروست دەکات هذا بس قوة كانوا مشروعين كاكا ما حسابك ما حسابك ممكن بس جوازي كن نيوان دو چمچي زوربو كمايتي زوربيك كمان زوربين التوي يعني زوربي شوناس لكن زوربو كمايتي كزوربي سياسية أم زورين وزوربي إن كمايتي أما أوي سياسية ده على الورا يعني استقبل حزب الوزراء بكيتر أو يكل أمريكا جمهورية ديمقراطية أما شيء ترى والله أول تلك في مدي بشوناس هو نجام شوناس ديني به شوناس نتوي به ممكن أما دخلت الشركة تكني كمتي كاتبوي جرافي باسي كلها أو يبيعن كمتي هجمون كمتي هيمنة ده برا كتوه تماشاي زۆرباکەی لە عێراقدا کە ئێستا زۆربەیەکی قەومیە یان زۆر قەومی عەرەبیە یان ئێستا زۆربەیەکی تایفیە سێرەکەی پێکهاتەی ئایدۆلۆژی جیاوازی ئەو زۆربەیە اینجا ئەو جاری وایە قەومیە جاری وایە دینیە یان ئیسلامی سیاسی شیعەیە یان سونەیە یان جاری وایە دیموکراتی خوازە جاری وایە تەنانەت ئەگەر لەوانەیە کۆمەنیستش بێ سێرەکەی جۆرە هەشبوونێکی هەمووی کۆی کاتەوە کە بابەتی سیستەت بابەتی مەسەلەی بەرامبەرەکە کە شوناسی بەرامبەرە ئەمە پێم وایە ئەمە پەیوەندی بەچێوە هەیە پەیوەندی حاڵەتێکەوەی کە پێڵە حاڵەتی دەوڵەت ئەم حاڵەتە ئێمە لە عێراقدا ئێمە مامەڵە لەگەڵ دیاردەیەکەکەین کە بە بۆچوونی من پێڵەن دەوڵەتی مستەورەت دەوڵەت مێژووی دەوڵەت لە زۆر جێگایە خەڵکەکە دەوڵەتی دروست کردووە ێزە سیاسەکان دەوڵەتی دروست کردووە لە عێراقدا خەڵک پێکاتەکان دەوڵەتیان دروست نەکردووە دەوڵەتێکیان دروست کردووە فەرزیان کردووە سەپێراوە بەسەر ئەم پێکاتانەی کە هاتووە لەم حاڵەتە ئەوەی کە پێڵەن چەمچی هاوڵاتی بوو ئەو شتە کە دروست نەبووە لەبەرەوە من پێم وایە ئەگەر تەماشای دۆزی ڕەوای گەلی کوردستان بکەی لێرەدا ناتوانانی بە چەمکی زۆر بۆ کەمایەتی تەماشای بکەینەوە و ئەساسی قەزێکە حتا تەماشای ئەو دیموکراتیە بکەین دیموکراتیەتی زۆر بۆوانە ئەبێ برادر باسی دیموکراتێکی تەوافقی کرد ئەم دیموکراتیەتە تەوافقیە ئەمەش ئاستێکی بەزیەوێ کە لەوانەیە لە شوێنێکی و سویسرا جێبەجێ بێ بەڵام دیسانە ئەو چەندێ دیموکراسی تەوافقی کە بیرمەندێکی هۆڵەندی هێنایەکایەوە پێم وان نییە لە وەسعی لوبنانە دروست بێ کە دروست نەبوو یان لە وەسعی عێراقە دروست بێ کە بەرەو شوێنێکی ترەوە دێرەدا دیسانەوە دەمەوێت ئیشارەت بە چی بکەم ئیشارەت بەو ناحیە بکەن کە دکتۆر کامەران باسی کرد ئیشکالەکە لەناو خودی دەستورایە لە دەستورە باسی بڵێ مەجلیسی ئیتیحادیەکە ئێمەش لە گوتابی سیاسیمان ناڵێن ئەگەر مەجلیسی ئیتیحادی هەبێ باشە لە کاتێکە کاتی خۆی لە دەستوری 1925 قانونی ئەساسی عێراق دوو مەجلیسە بووە مەجلیسی نواب بۆ مەجلیسی شوغە بووە دەوڵەت نەبوو بە دەوڵەتێکی بڵێن ئیتیحادی لەبەرەوە دوو مەجلیس معنای نییە دەوڵەت بێ بە ئیتیحادی و هەروە مادەی 140 دەوڵەت نابێ بە دەوڵەتێکی ئیتیحادی ئەوەی کە ئەبێ بیر لێ بکەینەوە بە نسبەت ئێمەوە من پێم وایە ئەبێ تەکلیفێکی نوێ هەبێت یەکێک لە تەکلیفێکی نوێ قانونی بۆ مەسەلەی کورد مەسەلەی کوردستان مەسەلەی جیاوازی بکەین لە نێوان مەسەلەی کورد مەسەلەی کوردستان کەڵەی مەسەلەی کوردستان یعنی مەسەلەی نیشتیمان نەک مەسەلەی کورد مەسەلەیەکی نەتەوایەتی بێ کە لە چوارچێوەی دیموکراسی بێ لە چوارچێوەی حوکمی ذاتی بێ حتا لە چوارچێوەی فێدراڵیەت بێ لەبەرەوە ئەبێت ئەو تەکلیفە قانونیە بچێ بۆ مەسەلەیەکی نیشتیمانی کە مەسەلەی کوردستانە ئەوەی کە ئێمە ڕوبەڕوان لەبێتەوە لەوەی محکەمەی ئیتیحادی کە شەڕی بۆ ناکەین ئێمە خۆمان مستەد بووین بۆی ئەم محکەمەی ئیتیحادی ئامادە بکات
محكمة اتحادي مش بورن أبي بصوري كمان محكمة اتحادي بقانونك درس بوا بيش درس بوني دستوري عراق أو قانونا لقد دستور أنا قانونك كبتي تو نفاذي كي أبي أو قانونا لقد دستور أنا بقول جي عندك تو أنا جيب كي شو قد دستورك هاتوا بها مت قانونك كلا بيشو هبي لقد دستور أنا بقول جي باش إما بلاني كردستانية هات أو قانونا تعديل كي لسانه تعديلك ناخذ قانون جينا دستوري تعديل كي ويا دبروا أما جيك لو إذا فكي إنه دولتها إشكالية هي رسم محكمة اتحادية شو كان دم حالة ثانية محكمة اتحادية دوري يقلق إنه نابين لشوات شوي أو أركانين بود دستشان كده أرشي تشريع بينه يعني السبيروش محكمة اتحادية هر قرار تركه لسر قانوني برلماني كردستان يعني أرشي تشريع بينه لكاتك التشريع بين خوي برلماني كردستان خوي قانونك خوي دركال وحالته أما إيش كده إشكالات ثانية كإما روبروانة بتوا دبروا أو درجانك هم تام باسان كن أو مترسيان أو بدو حالته شون إما إداري أزمة كمان يمكن يستا حالتي دوم شون تكليفه قانوني يمكن بمستقبل دم حالته أما هذا شيء مطلوبة أساسي قصدك بوشي دقرته ديار العراق أقرته بو هوية دولة حتى ده إسرائيل شابوه دقرته كاتك دولة هوية الدابي دولة الرب كده دولة دينية كده نقدك العراق هذا مادة فقري دولة مادة دستور عراقي سعر بس دين الشواذ كان بس ديني دولتك ولا إسرائيل تسعر بعد إشارتها دولتك دولة عبرية يمكن وادم حالتها دولتي أوابه كما تيجي أمو هنية ويعني أو شانسينية كبوكو حالاتي يعني تصرف دي السنة الأخيرة أو من منانين كهيا من كم مسألة جو مسألة كونترا لإسرائيل يعني جوازي دو مسألة كين كونترين كتاب لسه مسألة جو كتابي ماركس لسه مسألة يهودي يعني بعض الناس يجيزون هو مهتم بماركسية مسألة يهودي ماركسية كله دوانا ديشوا كإسرائيل درس به ديشوا إسرائيل درس به بيروكرا لقرم أجد دكتور إشارتي كبدا لقرم لروسيا كانت خد السلطة استادينا كهولي أو بدري كدولتك بوجود درس بدري بالله أو دولة كانت يعني استبغي أني ولا جري بدرس كدني دولة بيجومان ديشوا حالتي أو حالتي كماسكرا أو جنايك لوسيا نبت نمونة نيا ويا من قلب بوشونكي أخير الدكتور كتقرأ عن حالتي كأننا خدي إسرائيل هي بحالتي شهر سركدني شعر فلسطين وإسرائيل كان لشوار شوي دو دولة فلسطيني لهمان كانت دولة إسرائيل وزماني أمن إسرائيل بكرة لو حالتها أو تأثير يبي لسن ناخذ خدي إسرائيل داوي اللي بردنا كم كانت بالعكس من دكتور سردار ما مستيزا كوي دهوك طبعا برسي من والله مكبو مستاد جمال بديتين من كورد زور بيانو جرا دور ناقل بيانو بيدا كرم جناب تنباسي فدرالي تاقل خدنا فدرالي لكي هو يما برلمان تمنهبو برلماني كرساني كيو دامزرا دوای نوت هم بجاردی من روزدای 5 نوت دو بنیا لچواری مانگی داش حکومت درست کرد لچواری مانگی دا بله همان سال حکومت تشکیل کرد بله فتره که 11 سالی من هبو حتى روخاري صدام حسين حتى دست بكردني دستور ام حموسالا يعني كل سكرتاري سياسي أكاديمية كردي ديري لوي نكرتبو كدانشتن بتفاصيل كبرياري عند حكومة إدارة العراق سيستم إدارة العراق فدرالي بيتن شون فدرالي بيتن ونيا من أمانة هستنية لبرلمان باسكرابي لا من أمدلن وكو كنجي كزانيت كباسي وبابد ما جلال فالي خوش بيتن لكتابة كده لصالح حفتاليه باز دكاتن كردو حركة قومي كردي ضل إما لقال حكومة العراق دان نقط أو يعني لا دانستان راجع عندني كردي بارتي كده نمجستو إلا حتى كده بكم خندوا ضل إما لقال حكومة العراق بس فدرالي ما تطلع ده دانستان كان دويش استكمل باشا 50 سال 8 مرحبا
ئێمە دانەنووشین نخبەی سیاسی کورد مەکتب سیاسیەکان لەگەڵ ئەوانەی کە پێنووس بەدەست بوون مناقشەی جۆرە سیستەمێکی فدرالی بکەین کە بۆ عێراقی داهاتوومە دەوێت ئێستا هاتووین دەستورێک کە مەجموعە ئەمریکیەک و خەبیری دەرەوە یارمەتیدەری ئێمە بوونە حەراهورا دەکەین کە وەڵڵاهی عێراق زوڵمانی دەکاتن ئێمە بە خۆمان بەشێکی لەو زوڵمەی کە لە لای نەکردن بە خۆمان بە ئەرکی خۆمان هەڵاستاین کاری خۆمان دروست نەکردن یعنی هەر وەکو قوتابی بن لە قوتابخانە مامۆستا ئەرکم پێ بداتن لەسەری ساڵەوە من گلەی لە مامۆستا بکەم بڵێم وڵڵاهی تۆ دەرس بە من نەگوتووە من ساقط دەبم کێشەی ئێمە ئەوەیە ئێستا سوپاس بەس من لە ئاخیرا باسی شتێکی کرد سرنجی ڕاکێشان کە باسی ئەوەت کرد وتت عێراق حکوومەتی عێراقی تورکیا و وابزانم ئێرانت وتیان هەرسێکیان یاتانوێت بما معنaa قەوارەی هەرێمی کوردستان تێک بدەن با دوور لە عاتیفەت قسە بکەن چونکە سیاست عاتیفەت نازانیت ئایا لە بەرژەوەندی تورکیایە لە بەرژەوەندی ناشنال سکیوریتی تورکیایە کە هەرێمی کوردستان و قەوارەی هەرێمی کوردستان نەمێنێتەوە لەو ناوچەیە ئایا کوردستان بۆ هەرێمی کوردستان بۆ تورکیا عفوەن دژ بە ئێران و دژ بە تورکیا کارت نییە کە تورکیا بەکاری عفوەن دژ بە ئێران و دژ بە حکوومەتی عێراق کارت نییە حکوومەتی تورکیا بەکاری بێنێت استیفادەیەکی لێ بکە ئایا لەم ماوەیە یعنی لە ماوەی کە ئێمە باسیەکەین کە لە 2016 زۆربەی وڵاتان 2007 لە کاتی ڕفراندۆم زۆربەی وڵاتان یان لە خودی عێراقەوە دەست پێ بکەم ناو خودی عێراقەوە کە لە 2007ەوە حکوومەتی فدراڵی عێراق دەستی پێکرد بە داخستنی سنوور و هەموو شتێک و ئاسمان و کەچی تورکیا تاکە وڵاتێک بوو هیچی لەگەڵ نەکردی واز لێ ئەعلامیش بێنە چیان وت و چیان نەوت بەهەرحاڵ لەوانەیە تورکیا خواستی بوونت بە دەوڵەت پەیوەندی بە تاقە وڵاتێک نییە کە تورکیا بێت پەیوەندی بە جیۆپۆلیتیکسی ناوچەکەیە کە ڕەبتە بە وڵاتانی دەوروبەرت وڵاتانی تریان بەڵام من باسی بوونی هەرێمەکەم کە تۆ جەنابەت باست کردوت ئەم سێ دەوڵەتە یان بە عێراقەوە بە دوژمنت دانا یعنی بۆ کورد ئایا لاوازی شکل ئایا لاوازبوون باشە ئایا لاوازبوونی هەرێمی کوردستان لە بەرژەوەندی چیایە لە بەرژەوەندی پرۆژەی سیاسی ئێرانە لە ناوچەکە لە بەرژەوەندی حکوومەتی عێراقە کە ئەگەر ڕێک نەکەوێت لەگەڵ تورکیا لە ڕۆژێکە کارت و فشاری کوردستان بەکاربێنێت بەرامبەریا ئایا پرۆژەی هیلالی شیعی کێمە خۆمان نەزانین هەر ئەو دوو نەتەوەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە بخاوەنی پرۆژەی سیاسی کە بەس تورکیایە و ئێرانە ئەلباقی بە 375 میلیۆن عەرەب یەک خاوەن یەک پرۆژە سیاسی نین ئایا پرۆژەی سیاسی تورکیا و ئێران و ئەو سراعە ئەزەلیەی لە نێوان ئەم دوانەیە بوونی هەرێمی کوردستان لەو نێوە هیچ تەئسیرێکی لەسەر تورکیا نییە بە قازانجنەک وەک زەرەر دەستخۆش وای بۆ دەچێن وا تێدەگەم مناقشاتی کوردی زۆر پرس و بڵاو ئەو نیەنی باسی هەموو شتێک دەکەین و جەنابی فەرمووی کە ئێستا کوردستان لە خەتەردایە بەرزەکە خەتەرە باشە لە وەختی خەتەردا ئەمە دەبێت مناقشات خۆمان کۆکرینەوە وانە بینە سەر ئەسلی شتەکان ئەگەر دەستپێکی مناقشە چەمپی دێمۆکراسی بێ لێوەرا بۆی بڕۆین وشیکردنەوە و تێگەیشتن لە عێراق باسی دێمۆکراسی بکەین بۆ تێگەیشتن لە خۆمان باسی دێمۆکراسی بکەین هۆنیە لە بیراهەداین لە ڕێگایەکی شاشتە لەوە کە دێمۆکراسی بۆ خۆی هەتا ئێستاش ئەوە نێن ئەو تێۆریشتانەکان قوتابخانە و لیبرالیسم و دێمۆکراسی دیکە بێبابە تەنیا قوتابخانەیەکە بێبابە یعنی هیچ کەسێک نییە کە ئەتوو داینی وەکو بابی ئەو قوتابخانەیەوە نییە ئەوانەی کە باسییان کردووە ئەوانەی کە دیژن وانێ ئەفلاتۆن باسی کردووە تێکویل باسی کردووە ئەوانە دیژ بوونە پاشان ئەوەی کە وردە وردە توانیوێت ئێستا لە کردەوەش لە ئەوە دەبینین لە تاریخی هەموو وڵاتاندا بربەست دانان لەسەر ڕێگای حکمی زۆرینە
ئەو سیستمی جێگیر کردووە ئەوەی کە هەیە ئەوەی ئەمریکا کە دەڵێن ئەوە تێک و باڵانس و نازانم ئەیالەتەکان و ئەوی دیکە و ئەوی دیکە و کۆنگرس و سێنات و محکەمەی یاسای بۆ ئەوەیە کە پێش لە حکمی زۆرینە بگرن باشە دموکراسی ناتوانێت بۆ ئێمە ئەساسی شتەکە بێ بۆ ئەوە مەسەڵەن ئێستا باسی کەمینەکان کە دەکەین ئەگەر لەسەر ئەساسی کەمینەکان سیاسەتدا بنین دەگەڕینەوە ترایبالیزم ئەوە نییە گروپێک عشیرەتێک وڵاتت بۆ ساز نابێت کەمینەکان یەک ئیندیڤیدن یەکیش کۆلێکتیڤن وانێ لە عینی حاڵدا ئیندیڤیدەکە سیتیزەنە ئەتوو حکمڕانی و سیستمی مۆدێرنی دەوڵەتکە دادنی لەسەر ئەساسی سیتیزەن دادنی کۆلێکتیڤەکە لە چۆدایە کاکە کەرامکە لە ژیانی سیاسی و ئیداری وڵاتە سیتیزەنەکە بەشدارە بەڵام لە ژیانی فەرهەنگی و پاراستنی زبانی خۆ و ئەوەنێ کولتوری خۆ ئەوە لێوێدا کەمینە ئازادە دەنا ئێستا مەسەڵەن ئەو مشکلاتەکە لە کوردستان هەیە ئەوەنێ انتخابات و کەمینەکان چۆن بەشدار بن و کۆتایان هەبێ و چیان هەبێ و چیان هەبێ لە هیچ خۆرەڕە مشکلەوە بۆ خۆم ئەساس کرد وەکو ئیندیڤید وەکو سیتیزن دەبێ بەشدار بێ وەکو کۆلێکتیڤ دەبێ هەموو مافەکانی خۆی هەبێ کلیسای خۆی هەبێ زبانی خۆی هەبێ مەدرسەی خۆی هەبێ ڕەقس و سەمای خۆی هەبێ کولتوری خۆی هەبێ دەنا وڵاتت بۆ ساز نابێ بە ترایبالیزم وڵات ساز نابێ من لەگەڵتام کە مەسلەی ئەوەی شیعەکان بە زۆر بە زیرەکی ڕئیس وزەرا هەڵەبژێرن ڕئیس وزەرایەکی زەعیف هەڵەبژێرن بۆی بتوانین بەکاری بێنن بۆی نەتوانێت ئیسا سوودانی وەکو قەیسر خەزعەلی بە ڕێکوپێکی وتی ئەو مدیر عامێکە لای ئێمە تەواو نقطە ڕاستەتر لەبەر ئەوە ڕاستەکەی زۆر سیاسەتێکی بە بەکارێنن کە ڕئیس وزرا بێت زۆر هاوڕێتم لەگەڵ ئەو قسەیەتا وە سوودانی من لەگەڵ تۆ هاوڕێم زۆر خەتەرە بەکەوەری بۆمانەجنێت هەڤین خان سنوورێکە بێ بۆ حکمی زۆرینە جێبەجێ بکرێت وەنێ سنوورەکە چی بێت سنوورەکە کەس ناتوانێت دەستور نەبێت ئەگەر دەستورێکی عادل بێ حکومێکی دیموکراتیە بێ بەڵێ توانێت سنووری بدەنێ بەڵام ئەگەر پابەت من پێوەی لەمەی لە عێراقا ڕوا کەس سنووری بۆ دانراوە دەستیان وەڵایە بۆ هەموو شتێک کە بکرێت ئەوە سوئالی یەکەمت کامیان سەرکەوتوو یعنی سەرکەوتوو بوون پلانی درێژخایان پلانی دوورخایان طبعا پلانی درێژخایان زۆر باشترە چونکە ئیتمینانێگا بەو سیستەمەکە بڕوا بڕێگاوە وەکو چۆن لە ئەمریکا ئەڵێن سیاسەتی 30 ساڵی 20 ساڵیان هەیە لەبەرەوە ئەزانن بەرچاویان ڕوونا چ پلانێکیان هەیە ئێمە بەڵام ئەوەی لە بەغا ڕوئا درێژخایانێت لەبەرەوەی کە سیاسیە لەبەر ئەوەی کە ئەڕوا بە هەستی دەوڵەتەکانی تر درێژخایانی ناوێت ئەو نایە سیاسەتێکی درێژخاندانێ بڵێ ئێمە حکومێکی فدرالیمان هەیە و مافەکانی کورد وایە و مافەکانی تورکمان وایە نە ئەوەی ناوێت ئەو ئەوێ پلانەکەی بە پێی استراتیژی خۆی دابنێت ئەوەی فەرقا درێژخایان بۆ ئێمە زۆر باشترە بەڵام بەداخەوە ئەوان چاوپۆشی لەوەکەن دیموکراسیت دیموکراسیت خۆی نابێ زاڵ بێت ئەبێ ئاین ڕێزی لێ بگیرێت لە ڕووی دیموکراسیەتە چۆن ئەگەر دیموکراسیت هەبوو کەواتە هەموو کەسێ مافی خۆی هەیە چۆن ئەژیت چ دیانەتێک بەکاربێنێت چ سیاسەتێکەکە لە چ حیزبێکا بێ نەتەوێ بچیتە حیزب هەر بە هەوەسی خۆت ئەتوانیت چی دەوێ بیکەیت بێدین بیت ئەوە مافی خۆتە ئەوە لە دیموکراسیەتە بەڵام ئەگەر بکەیتە لای دینی بگریت بە تاقی تەنیا ئەو مافەکانی دیموکراسی خەریتە ئەولا بەڵام شتێکی هەیە مشکلەیەکم هەیە لێرە
لا ذكروا مناقشه لخوارو كاتكاس فروه لا والله نخبه عراقي نخبه عراقي ايماني بنس اسالوا اهل الذكر دخوارو پرورده ديمقراطيه هم کس چه بود سوالی کرد دكتور كامران قيناك طبعا نا إصابة سريعة هيكم دكتور كامران بحثي كيشكاني كرد كيشي دستوري بله همو كيشكاني تاع زور راستكي بلام شما دي سنور دان راو بوهريم حقي فيتو مانيا لا دستورة يعني وكو كمينة وكو كرد حقي فيتو مانيا أو يشكل لها هرا خالة جرينجا كان كنيمانا بۆ مەسەلە ئەگەر بێتە سەر کەموکوڕی ئەم دەستورە زۆری تایە بەڵام یەک سوئالی کرد لێرە وتت ئێمە ئەم شوێنە بکرێ بە شوێنێکی استراتیجی بۆ ئەوەی استراتیجی تازە چی بکەین ئەو سوئالە من ئەمەیە نەختێ لەسەری بۆسترین چی بکەین لەم کاتە و لەم زۆرینە و کەمینە لەم مۆزعی کە ئیستاتە کورد چی بکات چۆن دەرباز بین لەمە یەکەم طبعا وشەیەک هەیە کە زۆر کەس لە من داواکە كاملية كانوا كل رفيق قدس الله تكاه بكاري مينا يكريزي كرت الله نابته نبوة بس هذا واملي هاتو فجارهم تبعي يكتبعي لبعتي والله في يكريزي بويا والعاجز نبيع كرت يكم شد أبي يكريز بيع أجر ما نبيع درباز بين لم قواعد لم شون الله جماروي ككراو تسرمان سياسية أبورية هتشي ناوني أبي يكريز بين هەتا کون نەگەینە ئەو خاڵێک کە یەکریز بین هەموو کێشەکان ئەگەر ماڵی کورد یەکریز بوو کە توانیمان استراتیجیەکی بەهێزدا بنێن بۆ هەرێمی کوردستان ئەو ساکە ڕوومان لە بەغا ئەبێت لەگەڵ سونەکانە گفتوگۆکەین لۆبیەکەین لەگەڵ عەرەبەکانە لەگەڵ هەموو لایەکە بۆی مافە دەستورەکانی خۆمان بچەسپێنین ئەگەر ئەوە نەبوو چین لۆبی بکەین لەگەڵ دەرەوە وڵاتانی دەرەوە UN بۆ ئەوەی مافەکانی خۆمان ئەگەر ئەوەش هەر نەبوو ئەگەر ئەوەشێ ئەم کورد بێدە سەڵات نییە ئەو ڕۆژەش بەحسم کرد یەکەم چی بکە کێشانەوە لە بەغا یەک جار بەکاری بێنین ئەو کارتە سەرۆکی کۆمار بکشێتەوە وەزیرەکان بکشێنەوە وەکیل وەزیرەکان بکشێنەوە ئەندامانی پەرلەمان هەمووی بکشێنەوە بێنەوە هەرێمی کوردستان چونکە ئێمە یەکدەنگین یەک هەڵوێستین قەرارەکە هەمووی بە جەمعی ئەکرێت کە ئەوە بوو ئەتوانێت کێشەکان هەموو وەکو وتم ئەگەر ئەمە کارتە بەکاربێنین ئەگەر ئەوان هەر نەهاتنە سەرخەت کەواتە ئێمە وەکو میلەتێک ئەبێ داوای مافی خۆمان بکەین کە جونەسایدمان بەسەرا کراوە کە مافەکانمان لە ئومەی متحیدە دەست بکەین ما مستخلين آخر بحثي كيش وطاونا يعني بساحتي خلاص كسروا خالي وحاضر الاخوان ولا مش باشا كواتلي رابوس كيف دخلتي بالدكتور دقيق بس من دقيق والله رزقت هذا دقيقه ما الاستفاده او التعليق شو لصار الامم المتحده في جنابه الاخوان جوابي طبعا زۆر سپاس بۆ هەموو ئەو تێبینیانەی کە درایمەیان دەوڵەمەند کردەوە ڕاستی بێ بەڵام من لەناو چوارچێوەی ئەو بابەتەی کە پێشکەشم کردووە وەکو کۆنتێکستێک بابەتەکە زانستی بوو من پێم وایە دەکرێت لە یەکێ لە زانکۆ باشەکانی دەرەوە پێشکەش بکرێت لەناو چوارچێوەی کۆنتێکسەکە من بەس پرسیار و نیوێکم ئاراستە کرا یەکێکانەوەی دکتۆر مەدحەت بوو سەبارەت بە دوورزیەکان کە با بڵێن لە چوارچێوەی ئەو یاسایی نەتەوەیی کە هەیە بۆچی هەندێک پێشێلکاری بەرامبەریان دەکرێت کە ناتوان خانووەکانی تامیرکەن و بەراوردی کرد بە ڕژێمی پێشوو حقیقەت ئەوەیە لە ساڵی 1958 خۆیان جوونین با بڵێن جۆرێک لە حکمی زاتیان پێدراوە حتا لە ڕووی پەروەردەوە مافی خۆیان هەیە مەناهجی خۆیان هەبێت بۆ خوێندن و ئەمانە کۆمەڵێک بابەتی تریان هەیە ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێی کرد پەیوەندە بە ئەو ناوچەی کە وتم لە بەرزایەکانی جۆلان سەبارەت بە دوورزیەکان ڕاستێکی ئەوان تا ئێستا بڕیاریان نەداوە بە چه ئاراستەیەک بڕۆن ئەبینیت مەسەلەن هەمیشە چاوێکیان لە دێمەشقە و چۆن بگەڕێنەوە ناو باوەشی سووریا و ئەمانە تا ئێستا ڕەگەزنامەیان وەرنەگرتووە تا ئێستا بەشداری ناکەن لە سەربازی تا ئێستا کۆمەڵێک شتی تر و ئەمانە بۆیە ئەو شتێک کە جەنابەت باسیەکەی
ئەو لایەنانە ناگرێتەوە کە مندەمیجن لەگەڵ تەبان لەگەڵ دەوڵەتی ئیسرائیلە و خزمەتێکی باشی دەوڵەتی ئیسرائیلش دەکەن سەبارەت بەو پرسیارەی کە با بڵێن لە ڕووی پەروەردەییەوە مناڵەکان بەو شێوەیە کە مەسن بازنەیەکیان بۆ دروست دەکەن و خاڵێکە دەوروبەرەکان بە چ شێوەیەکە تەبانەوە شێوەیەکی گشتی ئەگەر تەماشای بکەین هەوڵی زۆر دراوە لەلایەن حکوومەتەکانی پێش ئێستا ئەم حکوومەتی ئێستا حکوومەتێکی تاڕادێک ڕاستەوە تاڕادێک با بڵێن بەرنمەیەکی تری هەیە بەڵام ئەوانەی پێشووتر هەوڵی ئەوەیاندا بوو کە بەراوردکاریەک بکرێت لە نێوان ئەو لایەنانەی کە پەیوەستن بە خۆگونجاندن لەگەڵ دەوڵەتی ئیسرائیلە مەبەستمان عەرەبەکانی ئیسرائیلە ئایا مەسەن دەکرێت نزیک بوونەوە لە یەکتر لەگەڵ یەکتر هەبێت ئایا دەتوانێت کولتورەکان تێکەڵ بکرێت تەنانەت هەوڵی ئەوەش دراوە کە مامۆستاکان ئاڵوگۆڕیان پێ بکرێت ینی مامۆستایەکی عەرەبی موسڵمان بچێت لە مەکتەبێکی جوو دەرس بڵێتەوە پێچەوانەکەشی دروستە کە جوێک بچێت بۆی لە یەکتر یەکەم هەنگاو ئەوەیە چۆن ئێمە بتوانین مەبەستم لە پێکەوە ژیانی ئاشتیانە نییە بەڵکو مەبەستم لەوەی چۆن بتوانین لە یەکتر نزیک بین چۆن بتوانین لە یەکتر تێبگەین لە ڕووی کولتوریەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەمە تەنها هەنگاوێکە بۆی من تەواوی ئەو باسانەی کە لێرە باسم کردو باسی دەوڵەتی ئیسرائیلم کردووە باسی کەمینەکانم کردووە لە ناو دەوڵەتی ئیسرائیل ئەو بابەتانەی کە لێرە مەسەن لێرە زۆرجار ئاراستە دەکرێت پەیوەندی نێو دەوڵەتەکان دەگرێتەوە سیاسەتی دەرەوە ئەو بابەتێکی ترە ئێمە دەبێت لێرە کولتورێک فێربین ڕاستیەکەی لە بەرەوەی مەسەرەن ئێمە باز لە فینک تانکێک بکەین گرنگە لە ناو کۆنتەکست بمێنینەوە پرسیار لە ناو کۆنتەکست بێت طبعا من دەتوانم تا بەیانی باسی فەلسفەی دەوڵەتی ئیسرائیل بکەم کە هیچ ڕەبتی نییە بەو شتەی کە من لێرە پێشکەشم کردووە ئەمە دروست نییە لە حەقیقەتە بۆیە جەنابتان ئێوە دەتوانن لە ئایندەیە هەتا ئەوەی کە دکتۆر کامەرانش ئاماژەی پێکرد چی بکەین لەگەڵ بەرامبەرەوە دەبێت لە ناو کۆنتەکست بمێنیتەوە دەبێت ئەوەندە بەدەقەوە خۆت گرێ بدەیت بۆی کە شتێکی پوخت و جوان و زانستی پێشکەش بکەیت کە هەمومان سوودی لێوەربگرین خۆ ناکرێت ئێمە لێرەدا بنشین با بڵێن مناقەشەی کۆمەڵێک شت بکەین کە تا ڕادەیەک نە ئەگەین بە نەتیجە و تەنها بۆ ئەوەیە کە مەسەلەن بتوانین بڵێن بابەتێکمان پێشکەش کردووە من پرسیارم نیوێکم لێکرا ڕاستیەکەیش ئەوە وڵامی منە من زۆر سپاسی ئێوە دەکەم زۆر خۆشحاڵ بووم زۆر سوودمەند بووم لە هەموو کۆمنت و بابەتەکانی پێشکەشتان کرد دەستان خۆش بێت زۆر